كعبة ورسولي يزدان بزيارتي كعبة ورسولي يزدان الله الله بم بم بيرا بم بم بزيارتي بغمبر بم بم بيرا بم بم بزيارتي بغمبر من بابي وقربان يزني مصابر من بابي وقربان يزني مصابر شرعي بيروزي تور رقاينا تاتا شرعي بيروزي تور رقاينا تاتا خوشي لبو كاس لرد لنادا خوشي لبو كاس لرد لنادا الله الله دبن بن بيرا بن بن وزيارتي بغمبر بن بن بيرا بن بن وزيارتي بغمبر من بابي
اي ما شاء الله. اللهم صل على محمد. يشلب بيك و بچینه زیارت پیغمبر صلی الله علیه و الله و پیک و کون و بین السرحه و زکا و سریب ان شاء الله مبارک آوا ان شاء الله اجمعين ان شاء الله. يا اخوة بخير بما وصل بخير بما دوباره سلامة يا رب سلام. صحتك چۆنە؟ ئەو چەند ڕۆژەی ڕابرد چۆنت گوزەراند؟ الحمد لله الخواي بزيادة باش بوو رمضان شكور الحمد ماندینی لله. هەست دەکەم ماندی تۆزێک والله حساب بطاقة دي رمضان او بطاقتي خيري زيادة هذه سندي ازيد بخوي خيري زيادة پێشەوەی بینە بەرنامە قسەمان کرد جارێ یەک دقا سڵاوتان لێبێت خۆشحاڵین کە لە پاشیوی حەبدە لەگەڵ ئێوەی خۆشەویستدا دەبین لەگەڵ هاوکارم ژبانی عزیز عزيزي براي من باشيفا هفدي بەڵێ ان شاء الله بشوي دي خدمتك بيك فا ئینشاءالله بابا تدقريدا جيونا ما وقريدا يبلاي بتجهي رمضان خد حسد ديالو إن شاء الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم إيه استنى أقول پێش بەرنامەی گوتی ڕێککەوتین لەسەرەوەی کە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بخوێنێت بە هەموو مەقامەکان ورتل القرآن ترتيلا هما همي تلاوة ئەو هەموو مەقامەکانی تێدەکات إن شاء الله. حیجازە بەیاتە نەهاوەندە کووردە سەبایە چی دیمایە عەجەمە یەک مایە ئەوە شەش كردة کوردم گوت سێگا عفية ڕاست درس صنع بسحرك يعني صادك صبايا نونك نهاوندا عينك عجمة باك بياتا سينك سيقايا حاك حجازة رايك رستا كافكش كردة ويهرب بجي ما مصطفى عادي أولو دو زار دي ببيت زمداني دي ما مصطفى والله لێ گەڕە بە جەمەدانی بڕێک بەتەمەم بە دیار بکەین والله أنا بخوي زور جوانا قلت بقى فرق في زارة همو جوانا ما شاء الله ويهرب بجي ما مصطفى سلامة يا ربي أو خدها حسكت بشتي هنجي دي قرآن يجي خين والله كيف جناب ورتل القرآن هذا بشتي هنجي ئەو ئەمن و ڕێبوار و ڕوان یەکتەنسیقین يعني ما بس ما ادري بس يلا خلاص السلام عليكم يلا بسيارتنا هي بارك ايه افشفا خدي حسكت بابتي ما يعني ما قال بابات بحس كرن للسيرفي دميدا وحتى السردمات برين وكاجو هدي الدنيا هاي ان شاء الله خدي صحتي رزقي هميوب كت اف بابتا رنگي جريدا جانا همي مسلمان اكيد نافچه بو نافچه دی جدا شغلاتکی بو ولاتکی دی جدا مثلا مذهب های مذهب اما بو چی مذهب هنه یعنی قرآنی که خود تعالی بو ما یافره کلی دستور و همی شول و کار و کسابت ما سروی رکیه و قرآنی بو ما دیار کری ئەو مەذهبانە پیغمبر صلی الله علیه و ایدی فرمودید وی ریکامه یعنی تمام کراوی رکیه مذهب چنه اصلا زۆر جاری وە هەیە ئێستا و مەذهبانیانەوەی کە لە زانایانەوە باس لێوە دەکرێت لە مامۆستای ئایانی و شارەزایانەوە دەگوترێت ئەمە جۆرێکە لە ئاسانکاریکردن وەکەوەی کە خۆت گوتت بەپێی ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە کۆمەڵێک جیاوازی لە عادات و تەقالید و عورفەیە لە هەر ناوچەیەکدا ئەم مەذهبانە جۆرێکن لە ئاسانکاریکردن و بە ڕەحمەتیش ناوی دەبن بۆ میلەتی مسلمان ینی بەشێک لە خەڵکیش هەیە ینی جۆرێک لە ڕەخنە ئاەتێ نەگەیشتنە یاخود مەبەستێکی دیکەی لە پشتەوەی دەڵێت يعني أجر وكو قصي كردد ضل أجر أو قرآنه وأوش فرمودية أي مذهب يعني تي بوقت كردن لسر أما زياتر أمانة لما مستعيني ده برسيم باب زين مذهب بوتيا هر مذهب تيا هر مذهب تيا أصله كنجي هاتينا مثلا دم پیغمبر صلی الله علیه و سلم پشت اینگه کنگی هاتینا اما ده ویداس بکی حسکت ما مصطفى ملا محمود زراری افشا بدت گل ما دمت ما مصطفى گل بخير هاتي ما مصطفى فرمو ما مصطفى ضريبه 80 بي السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته السلام عليكم بخير قالوا ما شاء رمضان الشت بيروس ليه مبارك وياك قبولك يا رب ما مستقسم خوش بجيل هذا هذا قريان بخد رويش بيت زيش نا ويسمع نقول بإصلاحاتي خوتان كان هي أمر بإصلاحات بي يا بخير بي سلامة بني يا ربي سرتا بس ما كرت منو برامك مذهب بله بو هي أصلا أو قرآن أو حديثة يا مذهب تيا يعني بو يعني ما بس أوي قصة كان مان ما بو أوي زياتر بكوني ناو ومسلمانانيش زياتر لأموري ديني خوان بزانن تعريفك مذهب بكري للايان ايوه ما مستهاني ايني بيناسي مذهب اصلا تشلنا واسلام ده بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين
والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. كم خوش الرقم بيبدأ بيش أوي والله من بسياركتهم بدينوا باسي أوب كإنك دوينك يشكل كلازانا كاني كردستان شافعي مذهب أشعري مذهب يشكل مرجع كان أهل السنة وجماعات لسرساسري جهاني إسلامي وبتايبتي ولاتي كردواري برو في دوسي أعلى قرايوة إن شاء الله أخوي تبارك وتعالى بقوري خوي بفضلي خوي بعظمتي خوي بايداري أكا أويشو إيمشو همولايش إن شاء الله لجل لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم كمان أكاتوا إن شاء الله لبالي بسياركتا مذهب تسيا يا مذهب لها بيتن مذهب أجر بيتو لروي زمانوانية وبيناسي بكين اسمي مكان يا مصدري ميميا ذهب واترويشتن يعني ريتسكا بيرو بوسون مذهب تسيا مذهب لقدانوي إمام برزكانا لبو تكستو وهروها لبو دقي ديني دقي مقدس تيا يان قرآني بيروزا يان حديثي بيغمبر صلى الله عليه وسلم توابو فقه بمعنى عامكي نك بمعنى أويك أحكامي تكليفي بيتن آية نويجا يان روجيا تيا تفسير بشري للنصوص المقدسة لقدانوي إنسان كان لبو دقو تكست بيروزا كان أو لقدانوانش بپی زمان بپی کسکان بپی جنگو بارودوخ و هلو مرزکان گرانکاری بسدادیتن مذهب لو هبیتن مذهب لو اوی هبیتن لو اوی فوضا درست نبی هبوني مذهب لا سرتاي اسلام وحتى او دقيش كهيا لو هندي هي لو اوي فوضا درست نبي لو اوي سرتاي ببورد ما يبسكان تو ماموسا قلت له سرتاي اسلام ومذهب هبوا بري هبوا شلون مذهب روح قلتم ليك دانوي انسان كان لبو تكسي بيروس لا زماني بيغمبر صلى الله عليه وسلم لشر احزاب بو فرموي هيك كسيك نويجنكا حتى نجات بني قريظة عشيرته شي زولك ابو بله صحابه كان لوني ودا دون دوبش بشيشان كاتي عصريان ليدا هات لو شوينه كبانجي عصر بنوجا كان كرد اواني ديك رويشتن سون لو يكرديان كاتي لبو بيغمبري خويا انجي صلى الله عليه وسلم يعني نيجو اتو راسي اتو غلطي كواتا ليك دانويه كم كنوجا كان كرد او هاتي يجتبون كما بس بيغمبر صلى الله عليه وسلم لو نيش كردن لبني قريظه بلا كردن بوا خيراي رويشتن بوا اويدي كما بس واتي جيشتيا كدبي الا وبلا لا بكاتن بله يعني كواتا هردوشي الراس بله هردوشي الراس كان اوهاب بله برام بيرد بيويستا او روم بكريتوا مذهب لسرتادا لكاتي خويدا تواوكري يكدي كبوا لبو رحمت بوا لبو بركنوي كمكوري كان بوا وكو امرك بداخوا لو جرمناتي وشري ايديولوجيا نبوا لو او نبوا يكتري امروايا بداخوا عالمي اسلامي لبر اوي دولتي تايبتي خوينيا لبر اوي دوراسي تايبتي خوينيا لبر اوي سانسوري لسرنيا رقابي لسرنيا إدي أو فوزايا درس بوا يعني إستا أجر كسيك با جلوبرجي بوليسك شرطيك آسايشك بس كتنك بكاتن لواني محاسبة بكري رام بداخل وحتى إستا يعني أبي دور رجع بيت المزجوتي هاتسوني المزجوتي بكاتن كراوش لسري خوب نيتن بداخل وبي أقول ملا يعني حسابي ده قبل أكريكا سيستر صار شو روش خليشي خويندنو تويجينا أوي استم أجايمان هبيت لأوقاف ده بوداتون توكس ناتوان اللي خوي ملاياتي بكات اگر کسیک ببی زانیاری ببی اجازه ملایتی ببی اوی کاناوی هبید وکول وزارتی اوقاف ولا اوقاف کسناتوان اللي خو ملایتی بکات او اقداری امن رنگا تركيزك زيادة للشاركان بيتن بله كردواري بيك نهاتي تنها لشار قند هي قضاء هي ناحية هي بداخل ولو زي أنا لوانية أو صانصوري كلا شاركان هي لسنتري شاركان هي أو فوق سليرة هي رنجا لو زي أنا نبيتن كوات ذكري أو يتوب بيت الدوايك أو قافي سجوي لما بيتو أجر هبيت أو خلال للدور بري شاركان أكيد هي يعني بعامل الجهاني إسلامي رنجا ما بس ما مستشوي بعامل الجهاني إسلامي هربا يكرديني هبي هاي يكرديني هبي خلق بيد الملا كثير دين يعني كردواري عندي بيشينان وقصينا استقزورة بريشنية بعيشة أما بعد سام بقرينا وسر
بابەتی خۆمان کە مەذهبە بەێ ئەوە تعریف کرا مەسان ڕێچکەیە کە ئیتر لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە لە ژیانیوی وتەوە بەێ کە بۆ چوون یان بەێ چوزانم ڕای لێکدانەوە. جیاواز لێکدانەوە لەسەر قسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان ئاەتەکانی قورئان بکرێ ئیتر ئەوە مەذهب دروست بووە بەێ لە ناو ئیسلام بەێ هەتا ئێستا ئەم زمانە ئەو دقی ئێمە تێدا دەژین چەند مەذهبمان هەیە کە ڕاست و ڕەوان ئەو مەذهبانەی کە ئێمە پێمان وایە ڕاستن و لە حقیقەتیشدا هەر ڕاستن لە عەقیدەدا دوو مەذهبە لە فیقهیشدا چوار مەذهبە لە عەقیدا مەذهبی ئیمامی ئەشعەری ئیمامی ماتوریدیە کە ئەوە هەردووچیان دوو باڵی ئەهلی سنەت و جەماعەت پێکدێنن و لە فیقهیشدا چوار مەذهبە ئیمامی ئەبوو حەنیفە کە ئیمامی ئەعزەمە ئێمە بەست ئەوە بوو ئیجماعی عولەما لەسەر ئەوە کۆکن بەێ کۆی زانایان جمهور کۆی زانایانی ئەهلی سنەت و جەماعەت بەێ ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی مالک ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ئەوانە بە قسەی من نا پێغەمبەر صلی الله علیه وسلم شاهدی لە بوداینا خير قرني خير أمتي قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم فرمي باشترين أمتي من أو كسرنا كإستا لقل من أجي ما بس في صحابة كان لا باشان أو أنا باشي واندين تابعين واتا أصحابي عنديتني بلام بيغمبري خوان صلى الله عليه وسلم نديتيا لا باشا وان جيلي سيم واتا سياسة صالية كم أو بيغمبر صلى الله عليه وسلم شاهدي لبوداينا و سأودو مذهب عقيدية سأو صار مذهب فقهية هر صاريان هر أودو قيدي كش داخلي أو حديثي بيغمبر ابن صلى الله عليه وسلم يعني لا عقيدەش دا دوو مەذهب هەیە بردو مذهب هي کۆکن زانایان لەسەرەوە هەردوو مەذهبیش دروستە بله هردوش درسته لە ڕووی عقیدەوە بەڵێ عقیدە لە ڕووی دەکرێت عەقیدە. بۆ چوونی جیاوازی تێدا هەبێت لە مەسەلەی- کاتێکدا ئەمە دەبێت لە فقه هەبێت ئاساییە بەڵام لە عقیدەدا حتى لە عقیدە عەقیدەش. هەمووی تەوحید و یەک شت بله نییە راسته بزانيان قسيشان هي تايتليشان هي شعارشان هي فرمين اختلافنا اختلاف عصر وزمان لا اختلاف حجة وبرهان قسالة سر خدي تكستكني لسر دقيقين استا بابرين لو مذهبي عقيدي هي يكيشان بيشوا إمامي أبو حسني أشعرية لبس بله. رجية بله. أويديك أبو منصوري ماتريدي لسمرقند بولاي بخارى بله. تماشابك بخارى لشوي وبصرة لشوي يعني أجد واحسابك وادا ابني أو أنا هردوشان ليك شاري بجيابانا رنجا أو جوازيا روارتي كخلق بجوازي أزاني لحق قد جوازينيا أقل لي يجي بجيابانا بيقومان أو جوازينا أبو باشە کەواتەبا تەرکیز لەسەر مەذهب بکەین لە ڕووی فقهەوە اختلافنا اختلاف عصر وزمان لا اختلاف حجة وبرهان يعني قسالة سر تكستكينيا قرآن هر قرآن حديث هر حديثة باشە دێ لەسەر ئەو جينجكا باشە چوار مەذهبەکەی دیکە کە زۆر باوە صار بەتایبەتی مثلا فقهي نك عقيدي فقهی بەڵێ قسە لەسەر ئەو بابەتە دەکەین و زۆربەی پرسیارەکانی خەڵکیش هەر لەو بارەوە بووە ینی بۆ ئەم چوار مەذهبە چۆناکەی کاریان پێ دەکرێت چۆنە بۆ نمونە ئێستا مەسەلەن هەردووکمان من و هاوکارم ژوان لە یەک شوێنین لە یەک وڵات و یەک نیشتیمانین دەکرێت من بڵێم بە لەسەر ڕێی ئیمامی شافعی دەبم ڕەحمەتی خوای لێبێت ئەویش بڵێ لەسەر ڕێی ئیمامی ئەحمەد بن حەنبەل دەبم ڕەحمەتی خوای لێبێت ئەمە چۆنە ئەگەر شی بکەیتەوە هر وەکو باسم کرد پابندبوون بۆ مەذهبانە واجبە لۆ ئەوەی ڕێگای فەوزا قەپات بکرێتن دا بخرێتن ئەجنە لە لای خوای واجب نییە یعنی خوای تبارک وتعالى لەسەر منی واجب نەکردیە لە شوێنی خۆ لەسەر جنابتی واجب نەکردیە دەستگرتن و پابندبوون بە مەذهبێکی دیاری کراو واتە هەر وەکو دروستە لەسەر مەذهبی ئیمامی شافعی بی بە هەمان شێوە دروستیشە لەسەر مەذهبی ئەبوو حەنیفەی بی بەڵام بامە نمونەیەکی واقعی بینینەوە ئێستا من و جەنابەت لە یەک مزگەوت هەیەک بە شێوازێک نوێژ بکەین لە ناو یەک عائیلە بەڵێ خوشکە لەگەڵ برای بەڵێ ژنەکە و هاوژینەکەی بەڵێ ئەگەر بێت و بە دوو شێوازی جیاواز نوێژەکانیان بە ڕۆژی بوونیان مەسەلەی قوربانی ئەگەر ئەو هەبکەن ئایا منداڵەکان تەنانەت مەسەلەی دەستنوێژ بەرێ مەسەلەی دەستنوێژ لە ئیمامی شافعی دەڵێ دەشتێت لە بەڵێ. ئیمامی ئەحمەد دەڵێ ناشتێت لە خێزان و ژنومێر پێکەوە بینی پێش ساوت ئایا ئەو منداڵە وا تێبگە چیهانیان ڕاستە چیهانیان غەڵەتە کەواتە چی بکرێ باشە کەواتە دەبی پابند بی بە مەذهب ئەبی هەردووچیان شافعی یان حەنەفی بن لۆ ئەوەی فەوزا دروست نەبیتن لۆی ئەو منداڵە لە وڵاتێکدا یان لە ماڵێکدا لە وڵاتش و لە ماڵیش بەێ اللهم ئیلا گەوڵاتێکی زۆر فراوان بیتن پەلوپۆی هەبیتن تمام. نمونە هەرێمێک لە هەرێمەکان سەر بە مەذهبێک بی ئەوە بەڵام ناکرێت لە یەک گوندی لە یەک قەزای لە یەک ناحیەی لە یەک شاری یعنی خەڵکەکە دابەش بیلۆ چەندەها تەوژم و تەیارات مامۆستا یەکەک هەر ئیمانی بە مەذهبی نییە دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چی گوتیە
قورآن چی فەرموویەتی ئەوەیە تەواو لە کنە من بەڵێ. هیچ مەذهب و شتێک نییە بله فەرز نییە لەسرە من پابند بم بە مەذهبێ یەکسەر دەگەڕێتەوە بۆ ئاەت و بۆ فەرموودەکە استا لقرآني بيروس قرآن صحيح وضعيفين هم هر صحيحة إجماع علماء قولي علماء لسرك فرزة بري آياتي لسنك آيات بري آيات والله ومن يشاقق الرسول من بعد ما تبين له ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيره ما بس غير سبيل المؤمنين ما بس في إجماع كيا ما بس في تماشى حساب كان استا لقرآنك قرآن هر وقت قلتم هموي تواترة لفظيا ومعنويا قرآن صحيح وضعيفين هر هموي صحيحة لدو آيات باسي أو جنيكا كمير دي مردوا لآياتك دلي دبي سارشي عدي بشيشي لويني لماري بالسدري لآياتك دلنا تسار ما مدروش هذا باشا أو كاكي كدلي من باورن با مذهب نيا أو تشون أو دو آياتان توافق كاتن تشون توازن كاتن تشون هاوسنجية باريزي بيقومان أو لري أو مذهب بيروزانه ولا بوم مايتوا أو مذهبانا ك باس يعني كدوا بيان يعني كدوا يك شام ناسخة أو يك منسوخة كواتل بر هو بالله بيوست مذهب هبيتن وبيوستكشا خلشي ولات يعني لروي دين ولروي عقيدة هم يعني يك مذهبا لو أو إخوان خواصة نك لرو دين يكي حتى لرو دنيوي كشي باش يعني أو ما نتائجي هي لكوتي هي ما مستا مثلا لبو مسألة رجوع قرتن بله. لسر مذهبي يك بله. لبو مسألة نويش كردن ودز نويش ششتن لسر مذهبي دو بله. لبو مسألة زواج وطلاق بله. لسر مذهبي سيد الروم بله. أو تواوا نخر أو بيوتي تلفيق واتا لهر مذهبي شي بتوي أويك بهوا هو سيتوا إيه أوي هربجيري أو درسنيا لبرسي لبرسي نمونا استا لمذهبي أبو حنيفة قرباني كدن واجبة باش لكن هو عنده مصطلح هي فرض هي واجب هي فرض معناه ايش هي أو دليلك قاطع بيتن قرآن بيتن واجب سي أو يكتوس مرحلة اشتك لفرضك خوارت البيتن كوا فقير بي دورة من بي ما دام لسر مذهبي أبو حنيفة يبي قرباني بكي ما مستبرسيار بو مسألة قرباني دان لسر مذهبي أبو حنيفة نعم مسألة كهر آسان كارني دير بابا تشكده تبيش تلفيقي بأقوتي التلفيق يعني شي تلفيق يعني تيكر كردن التكر كردن جناحة وهرت سواريان تواون ما لا مستا تواون بلام كأجر بس سما مذهبي شيء دبي بتواوتي بسي ما مستا نبي هر چوار لهر مذهبي شيء ست بدري توبو أي بزي كي اللهم إلا لحالتي زور ضروري باشا حالتي ضروري سيا إستا مثلا صرفتي رمضاني إيه لا مذهبي ما مذهبي إمام الشافعي رضا رحمة إخوان اللي بي طلع قوتا يعني خواردن بجيوي برنزا ساوارا بروشة هرشتي كهيا أو روكا زانایانی سەردەم فتوایان دایە لەبەر ئەوەی پارەدانەکە قازانجی زیاتر لە ئەوەی فەقیری بەرێ بە ئەو بیتن ئەوە قەیدی ناکە بەڵام ناکرێت لە هەر شتێکی دیکە کە بەدڵت نەبوو يعني أو إنسان وكو كوكتيلي اللي بيتي ما مستراي هم زانيان لسروي كنابت تقليدي فلان مذهب كيويام بتسر مذهب هم يعني وادر لكاتك دا فقه بيقول التلفيق باشا لكاتك دا كدين خوي يعني هولك أوي كأسانكاري بكريبو مسلمانان بوي دينكيان جيب كان أم أوامري دينك جيب كان يعني أجر لح أم مذهبانش بو أسانكاري مسلمانانا لا بشيكدا لحالتكدا مسألة دزنيوش شوشتن شكاني دزنيوش لا بابلين لخيزانة وبنخم تقليدي إمام الشافعي بكم لا بابا تيجي ديك كبو من آسان كاري لما شقتي روجار خم تقليدي إمام حنفي دكم يعني أما ناكريت أول شيء بيم قلتي أصل أو هاي نكريت نو ناشكريتن بلام أجر كرا كنا أخبار دبيت حرامة لحالتي ضروري لحالتي ضروري چونك هر كسو بو خوي بضروري خوي دزان بو حياته بو أمور رجالي خوي ضروري الضرورة تقدر بقدرها وفي أضيق أجر نيكر دو كسا قلنا أخبار دبيت لي قبولنا بيت عبادتك لي قبولنا بيت لا إخوان نازم بلام ببيق سيزانا يعني نخير أو إنسان التلفيقي كرديو لي قبولنا بيتن يعني ناكري إستا نمونة شديكا لما ذهبي إمام أبو حنيفة كجناب أفرموي دسنويش لخيزاني ناشتن أو دري لقربي أشتي إنسانا ناني خواردي لو كاتفتار بلام أكاتو دسنويش أشتي باش بلام إمامي حنيفة مثلا حديث شي للايا ضلي بهوي أوه ناشيت إمام الشافعي حديث شي دكي للايا ضلي بهوي أوه دشتيت من يشي مسلمان سير دكم يعني
هەردووچی هەر ڕاستە بەێ. دەبڕێ ئەوەی لەلایە و حەدیسەی لەلایە ئەوی کە دەڵێ لە کاتی نوێشکردندا بۆ پێیلا دەدات دوایی خۆت بڕۆنە و تەفاسیلی ئەوە ینی بۆ من یەک کار ئاسانیە بۆ من ئەگەر بزانم حاڵەتەکە وهەیە بۆچی ئەویان نەکەم بۆچی گوناحبار دەبم نەبیکە کەسمانیع نییە بەڵام کە ئەەکەی دەبی بە کاملی مەذهبی جێبەجێ بکەیت نەک ئەوە لە هەر مەذهبێکی چت بەدر بوو هەری بژێری والحاصل مەذهبی پێنجەم دروست بکەیت یعنی بێت گەلو سەر مەذهبەی ئەمن یان ئەمە ئەرچی مسلمانان قورستر ناکات نا ئەرچی مسلمانان خوای تبارك وتعالى ئاسانی کردیە يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر نمونە ئینسانێکە نەخۆشە عزری هەیە سەفەری کردیە یان هەر شتێکی دیکە کە مڕەخیسە لە بۆ بە ڕۆژی نەبوون ڕێدای بە ڕۆژی نەبیتن یان لە کاتی ئاو نەبوون با تەیەموم بکاتن یان کە سەفەری کرد لۆی هەیە نوێژە 4 ڕکعاتەکان بکاتە 2 ڕکعات و هەروەها جەمعیشیان بکات ئەمە خۆی ڕێگەی پێداوە و ڕوخسەتی پێداوە بەڵام ئەوەی دیکە زانایان دەڵێن تەوزیعیان کردووە کە گوناحبار دەبێت ئەگەر یان لێقب وەرناگیرێت ئەگەر خۆی تەقلیدی سەر مەذهبەکانی دیکە بکات ینی لە کاتێکدا بۆ نمونە ینی ئەوەی کە باسمان کرد لە چەند ڕەفتارێکدا لە چەند ئەوامرێکی دینیدا بۆ نمونە لە نوێژدا ئاوا دەکەم لە دەست نوێژدا دەچمە سەر ئەوی دیکە لە مەعامەلەدا دەچمە سەر فلان مەذهب ینی بۆ ئاسانکاری و ئوموری ژیانی خۆی ئەمە ڕێگە پێ نەدراوە نەخێ ڕێگە پێ نەدراوە هەروەکو گوتم معیار پێوەرەکە هەوا و هەوەس و ئیمن و جەنابەت و یەکەسی دیکە نییە شەریعەت داینایە و هەروەها ئەشزانی چ شتێک بە زەحمەت زانیوە چونکە تەحسین و تەقبیح لە لای زانایانی ئەهل سنە و جەماعەت بە شەرع بە عەقڵ نییە یعنی بە هەوا هەوەس نییە چونکە ئەوەی لای جەنابەت زەحمەتە ڕەنگە لای من ئاسان بیتن ئەوی لای من ئاسانە ڕەنگە لای کەسێکی دیکە زەحمەت بیتن کەواتە ئەو کاتی فەوزا دروستە بی کەس بە کەس نابیتن بابینە سەر شتێکی پێوەرهەبیتن شتێکی ستاندارد تایبەت بە بابەتی پێشکەوتنی دنیا ئێستا تەکنۆلۆژیا هەموو شتێکی داگیر کردووە علم زۆر پێشکەوتووە ئیتر لەو کاتەوە ئەو سێ زانایانە کە ئیتر هەموو شتێکیان یەکلا کردەوە لەوان زیاتر هیچ زانای دیکە نایە مەسەلەن فقهەیەک ڕێگاچی دیکە دابنرێ مەذهبێکی دیکە مەذهبێکی دیکە دوو فەرعە فەرعی یەکەم ئەوەیە ئایا تەماشا ئەکەینێ ئەو شتەی کە دێتن زانایانی پێشووتر قسەیان لێ کردووە یان نا وەڵام دراوەتەوە یان نا بزەبت ئەگەر وەڵام درابیتەوە بە فلتەری ئەو 4 مەذهبە فقهیەی یان بە فلتەری ئەو 2 مەذهبە عەقیدەیدا تێپەڕیوە بیتن ئەمە لۆمانیا قسە لێ بکەین تەنها بەس وەکو ئەوەی تەشبیه نەبی کوو پەیامبەرێک لە جێگایەکی دەڵێ فلانە شتە ڕوویدایە ئێمەی زانایان تەنها بە زمانێکی سەردەم ئەو حەقائیقانە لە بۆ خەڵکی ڕۆ نەکەینەوە ئەگەر قسەی لێ نەکرابوو شتێکی نوێ بابەت بوو بۆ نمونە لە ساڵانی پێشتردا باسی سوفی عقاری یعنی لە زمانی خۆی زمانی ئەو ئیمامە بەڕێزانە یان دراوی دیجیتاڵی بالضبط ئەوانە کاتی خۆی لە سەردەمی ئەو ئیمامانە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەحابەکان و تابعین بوونی نەبووە ئەو کاتی زانایانی معاصر بە پەیودانجی و هەروەها ئەو دەق و ئەو تێکست و ئەو سەرداوانەی کە لە بەردەستیانە لەبەر ڕۆشنای ئەو شتانە ئەتوانن حکمێکی لێ هەڵبژێن کۆی زانایە نەک هەبوونی مەذهبێک یعنی مەذهبێک نییە ئێستا مەذهبەکان تقریبا بەرەو ئینقراز ئەچن یعنی لەو شتانێکە نوو بابەتن یعنی لە ناوچوون مەذهبەکان بەرەو لە ناوچوون دەچن مەبەستم چییە یعنی کاتی خۆی مەذهبەکان تدوینیان ئەکرد زانایەکان ئێستا یعنی شتێکی نوێ ئەوە نییە برێ لە مەذهبی ئیمامی شافعی ئەو هەیە ئەگە نوێ بابەتەکان ئەوەی کە قەدیم بوونی نەبووە یعنی ئێستا تقریبا بە حکمی ئەو تەکنۆلۆژیای زانیاریە بە حکمی ئەو تەواصولێ بینی جامیعەتەکان مەجامیع و معاهیدی علمی هەیە لە شتە نوێیەکان یعنی ئەوە نارێ بە پێی مەذهبی ئیمامی شافعی ئەو هەیە ئەبوو حەنیفە ئەو هەیە نا ئەڵێ کۆی گشتی زانایان بوونە دوو بەشێکیان پێیان باشە بەشێکیان پێیان خراپە مەبەستم کە دەڵێم ئینقرازیان بووە مەبەستم لەو نوختەیە بەڵام لەو شتانێک کە باسییان لێو کردووە مەسەلەی دەستنوێژە فیدیە قوربانی دانا سەرفترێ هەر شتێکی دیکەیە نەخێر ئەوانە قسەیان لێ کردێ و ئەمە لۆی نییە قسە لەوانە بکەین باش ئەمە بچینە سەر هەندێک بابەت کە ئەوان قسەیان لەسەر کردووە مەسەلەن هەمویان یەکڕان هەیە یان جیاوازن بۆ نمونە عەقدی زەواج و تەلاقیش وەکو یەکن هەمویان یان جیاوازن لە شتە سەرەشیەکان بڵێ وەکو یەکن لە شتە سەرەشیەکان نمونە ئێستا لە هەر 4 مەذهبی ئەهلی سونەت و جەماعەت تەلاقدان وەکو یەکە تەنها هەندێک جیاوازی ڕووکەشیان هەیە
مثلا يك لو أنا مصاري رجعت واتكسيك خزاني خوي بطلاقك طلاق دعوة لو مصاري رجعتك هي إمام أبو حنيفة عليه أجر بدويش نري قراند موا هر مسألة شوي لقلي بيتن أو خدي قرانا وكي قرانا إيه إمام الشافعي درنا دبي تلفظ بيبكاتن بدو بري فرانا كسك خزان بوا طلاق مدايا قران موجه نكاح يخون يعني هو هردو شي لحاصل تحصيل حاصل لا يكشتا باشا ما مسا برسالة ديك لبابتك دابون منا حديثك للاي إمام الشافعية بري حسن حديثك بري حديث للاي إمام أحمد صحيحة بري. كاميان بقوترة صحيحة ونيا لو حالة دا أقرم لسر مذهبي يعني بما يهالي بجيرم لسر أساسي أويك أو حديث صحيح ترى بري. بما أو بكم يعني هرقنا أحبار دا من مذهب مقوريوه كل كاتك دا أم لسر نيتي خوم بدوي حديث صحيح كوتمك بقوتر لا حديث حسنك وايا لو حالة دا تسدبيت مسألة صحيحين صحيحي بيم خوش أوي باوردي جنابشتو بينرانج جوي بقرن باشا هرتي فرمودي بيغمبري خوابي صلى الله عليه وسلم هرهم صحيحة بله كذا قلت لي فرانا حديث إسنادك صحيح يعني بري إسنادك أو كساني جرايت عنوا نمونا بيغمبري خواه صلى الله عليه وسلم قسيش كرديا وعزة شدايا 20 نفر 30 نفر لوي أعماد أبونا أو أنا حركسو جرايتوا إدي والحاصل هاتي هتا قيشتا أو إمام البريزانا كأو قلتي صحيحة لبر أوي راوية كان هرهميان رازقو بونا بيديان تيج بوش تيان لبير نسوا أوي دي قلتي ضعيفة يشك لو مرزان لنا هتزي أجنا جمانية لا فرمودكي جمانة وهروها النقطة ضعفها لو راويانك حديث كان روايات بلام إجماع يعني زانيان زياتر ويكاري لسر كان لسر صحة كذا كرنا لسر ضعيفة كزول دار ضعيفة كان ناهندريتو أبو بابتي يعني سرتها وكان يعني ليك جوازة سرتها وكان جوازة بلام 2000 بو أمنتو تماشي زيجاك كاين باش بابرين كيلومتر ليك دورة بله اشتكى الذي هو يكشتا أمنتو ليرة لبرو يدو إنساني جوازين لبرو يدو بيرو دو جينجو وهروها دو عقلي جوازين كتماشا كايني لو زنابت بشي وازيك جاره لو بم بشي وازي جكا غوشنيغا كان فرقه غوشنيغا كان فرقه زعما ما بس المسار اسناد كان ابو لسر او نبو يعني دوازار بتونتوي يعني زانان او يعني ليك داوتو كو حديثه ضعيفه واويدي كشيان صحيحه زانان خويان زياتر كاربو دكن كاميان صحيحه بس اوي منك تاكي شي مسلمان عوامك باشا ايشي كبمه بنابو كارك ببم بش حديثه صحيحة كا دروستك ببم أجرتي لما مذهبي دي كاش بيت ليه ورد جيري هرقنا أحبار دبم هو هروكو قتم بله كذا ليس صحيحة يعني ضعيفة لبي بتي أو مذهبي بفشني آية أو إمامة أو سر مذهبا أو حديث ديتي يعني نيديتيا أجر ديتي بي لو إيشي بينا كرديا لو كاري بينا كرديا نشانة بسرد بدابني كبي نكرد بي أتوف لا مذهبي بي لبوس ضرورة نبي درسنا إيش بيه باش ما مستعم من أولاديكم لكردستان دجي مسلمانم سنة ما لسر مذهبي الشافعي همشتكانم شو ما أولاديك ديك كان لسر مذهبي الشافعيني مذهبي خون بقورم يعني لسر همان مذهب دبي بروم رولا نا لسر مذهبي سعيد برو أو مذهبي كلوي زي بدي أكري بمرجك مذهبك انحراف بدعو أو اتدان بيتن هيز مذهبك انحرافي تدا هي بتصور مذهب بترازت باسي مذهبي خوي او تصور مذهبي او انا راسم بري يعني اگر مذهبي شي دي كبيت بتوا انحرافاتي تدابت بلا زوريش كان مذهب بتوا انحراف والله كان بروشنا ليرا باسي كذب كان رمضان باش سرود ودف وميوزيك لكان مذهبي حلاله لمذهبي معاصر حلاله مذهبي معاصر ام داريا سرودك طيبات بكين ويشلام ديك بردون لمذهبي معاصر زانا كاني ازهر ريغان دا وبزاي زنزانيوا ميوزيكيش بري او اشتكي ديكش زياد لا مذهبي معاصر ميوزيك اخر ما بس الزاناني زاناني معاصر طبعا ما مستجان شوني ما مستجان انا قربان سلامة يا ربي تفرم
الله خذ الشرازي اللهم صل على محمد وعلى ال محمد. اي بارك الله فيك. ما شاء الله ما شاء الله. ما عندنا الله خير بد. اگر مذهب وجه خلاف سر هبت ان شاء الله ما خير. خلافش الروكشة قصي قولي شي زانان هي الى زانمي شي خلاف او بزم رحمته برئة يشي او يا والله هو قولي مأسورة بلام او خلافش كهيا با او بري ادب وريز واحترام وابوا نمونا لمذهبي نقبي كان مناقشه نا بحقد وبرق وتشينه وببغض نبوه لمذهبي ابو حنيفه قنود لانه يجي بيانينيا لمذهبي امام الشافعي قنود لانه يجي بياني سنته امام الشافعي رضا رحمه اخوي يقول لي بكسوته سمر قديوي احتراما لبوي وازي لسنه الشيخ هناوا او بري ريز وادب واحترام هبوا ما مصطفى ام دي باباتي بردوم كين بس رهوانه كي دي جيت قال ما دا خير مجلس زياده ترليبت ما مصطفى كي ورغير النوبيستا بله ما مصطفى عز الدين حموده ما مصطفى توره فرمو كرمك فرمو يا اخوه بخير بي السلام عليكم وعليكم السلام ورحمه الله وبركاته يا اخوه بخير بي خير وسهلا سلام خير هر باو دس بكين اگر تسبكي زماني نبي اسطنبول يا اخوه بخير بي امس ان يا اخوه بخير أرون ده يا أخوة بخير تا عين بخير بي سلام إذا من ما عفوا ما مصدقناش من ما بس ما هو كمان مصطفى عز الدين بيه عندك قصة تايبتي عيني كما مصطفى بازدكا توش بخير يخود بقى ما جبوا نابيستان بس كأوانيش استفادة ورقرن أمشو إن شاء الله خيري تو إمام مصطفى زيادة إن شاء الله خير ينقش اللهم آمين بجارة بيتن هر بقرين وسر بابتي خو ما ندوي بس أم خيرش بكين وإمام مصطفى والله يمكن خوش أجر إذن بدن على سر مذهب شعري شي جنابي ما اسمه خليلي سنجاوية كنازناوي شعري مخلصة باشا هر باسي مذهب دكا بري باسي مذهب دكا يا الله باش تشاكا تشاكا بيقرا بيك بري تاءتو بشمري خيرتنا بري ما تريدي وأشعري ريقاي أوان بيدا قوتري سنة رغيري وان بدعتا بدعت دبي بيدا نسي هركسي بيدا بسي تيدا دسي ري محمد تاكترين ريا نكن تا قيامت رولهيت ريتر بكن هر وكو مو لهوير بيتا دري أهل بدعات والدين سوين دري هرتي هربستي لدين بيدا بكا لي قبول ناكري هزار تاكي بكا روجو نويجو حدي خوا ورناقري رايدة شيشن وكلاك بو آقري أولا مسألة عقيدة لمسألة فقهيش أو صار مذهب فقهية كأبو حنيفة إمام مالك إمام شافعي إمام أحمد كوري حنبل لقصيديك ده بناوي عقلة ده ليسي بقرأ أو صار مذهباني كهنا بغبارن كاكلي ديني منا غيري وان هر بدعته هالبستنا هر شيء إقرار وانك عقلينيا جيمدا أو كومالي تازا بيان جاهلن قرسي بزار وك علمان ديني كون برمدلو ديني نوان هسي بستا دو أوان عقلينيا أو بيتي كم بخينو ما وسطه بقرأ أو صار مذهباني كهنا أي صار مذهبي بابجرين بو أو أخنا يعني حلوت هي يشك لو تواري بجرين نك توارك بيكوا يشك لو ما مستوى من برسيار لبرستان ده كم دلي ناكريت من برسيار لما مستوى ديك كردوا دلي آسايا أجر بتواني مثلا خود تقليدي مذهبي شدي كبكي إلا سر وش أموراني كهتها
ئێستا و پرسیاران لە بەڕێز بەڵێ. دەکەم تۆ دەڵێ ناکرێت گوناحبار دەبی ینی ئەمە بۆیە دەمێت علەماکان وەدەڵێ بەڵێ تۆ ینی قولی ڕەنگە عولەما مەدرسە و ئەو ژینگەی کە ئەمنیان ئەو مامۆستا بەڕێزەی دیکە لێی پێگەیشتینە بەڵێ. ژینگەکەمان لێک جیاواز بکەین. زانایەک هەیە مەسەن چەند زانایەک با بڵێن قسەکانی ئەوانم بۆ نەقلکەی بڵێ فلان و فلان پێیان وایە کە نابێت ئەمە بکرێت یەک لەوانە ئیبن سوبچیە باشە چی عەبدولوهاب یەک لەوانە شەوکانیە هەموو علەمایەکانی ئوسولی فقه یعنی 1 و 2 و 3 و دەنیە دەبی مەذهب هەبیتن لەبەرچێ لە ئەوەی فەوزا دروست نەبی لە ئەوەی خەڵک سەری لێ هەیە نەشێت دەڵێ ئاساییە ئەگەر وا بکرێت والله ئەوانی بێ مەذهبی کە بەداخەوە ئەوانە زۆر لە مێژنیە پەیدا بووینە لە ئاخر ئۆخری ڕوخانی دەوڵەتی عوسمانی کە بریتانیا وەزارەتی مستعمەراتی دانابوو لە هیندستان جەماعەتێکی پێگەیاندن و تێگەیاندن بەڵێ کەواتە دوو ڕای پێچەوان هەیە ئێوە مەسەرەن تۆ پێت وایە کە وایە بەشێکی دیکەش ئەویش لەوانەیە بڵێ من ئەسڵ وایە خۆی ئەسڵ ئەوهانیە ئەگەر بە ئینسافەوە سێری لە مەجلیسەکەت قسە بکەین بۆچوونی بەڕێستان ئەوهایە بۆچوونی ئەوانیش ئەوانش قسەی خۆیان هەیە ینی بۆیە مەسەن ئێمە لە بەرنمەکەدا ئێستا لێرە لەو مەجلیسین قسەکانی تۆ ینی گفتوگۆی لەبارەوە دەکەین کە ڕایەکی دیکە هەیە وەکو ئێمە وەکو پێشکەشکار ئێمە ناتوانین زانستەشمان نیە ڕاستی بمانەوێ بڵین بەڵام لێرە تۆ ئەو پەیامەی کە هەتا و ئەو عەقیدە و بیر بۆچوونەی کە هەتا لەو بارەوە دەیگەیەنی وەکو ئەوەی کە ئێمە گفتوگۆ لەگەڵ بەڕێزت دەکەین لەسەر ئەو پرسیار و بابەت ئەوە شتێکی ئیدی هەردی شتێکی دنیوی هەر کەسەی بە عەقلی خۆی ڕاستە قسەی لێ بکاتن ئەوە دینە دینیش قال الله وقال الرسول ئیشی یعنی وظیفەی علەمایەکان تەنها تەجسید و بەرجەستەکردنی قال الله وقال الرسول باش ئینشاءڵڵا ئەوە زیاتر هەندێک دوای باسی هەندێک مەوزوعی تایبەت بە ژیانی تاک دەکەین کە مەسەلەن بووی هەیە ئایان بگۆڕێیان نە بەس هەندێک لەگەڵ مامۆستا عەزەدینیش باس دەکەین ئێوەش دواتر باس دەکەین کە ئاخیرەکە چەند زۆر مامۆستا عەزەدین بەخێر بێت یاخۆ بەخێر بێ یاخۆ بەخێر بێ سەحەتان چوونە الحمدلله مامۆستای وەرگێڕی نابیستان نییە بەڵێ آخر چون فێری ئەو زمانی ئاماژەیە بوون یعنی پێویستیتان پێ بوو کەسێک هەبوو لە ماڵێ کە ئیترخۆ فێرکەن یان سەرتا بەنای خۆی بەدیهێنەری هەموو جیهان دەستخۆشی لە بەڕێستان دەکەم کە میوانداری ئەو بەرنامەیەتان کردین فێربوونی من لە زمانی ئاماژە برایەک و دوو خوشکم ناویستن لە مارە تێکەربوون لە گەروان فێرە زمانەکە بوومە یەکەم تێکەربوون دووش حەز لێبووم ینی ئەگەر زەحمەت بوو هەتا فێربوویان ئاسان بوو حەزە ئەگەر تێکەروی حەز لێبی سا زۆر کەسێ لە مارێ نابیستیە بەڵام لەوانەیە نەزانی قسەی لەگەر بکە ڕاستە کوڕی خۆیتی لەوانەیە برای خۆیتی نەتوانێت قسەی لەگەر بکە مامۆستا عەزەدین پرسیارێکە من ینی لە بۆم دروست بووە مەسەلەن ئێستا چۆن با بڵێن زمانی کوردی زمانی ئینگلیزی عەرەبی هەموو زمانێکەیە زمانی ئاماژە بۆ ناویستان ینی هەمووی وەکو یەکە ستانداردی جیهانیە یاخود فەرقی هەیە بۆ نمونە یەکێک لێرەیە کووردە بەم شێوەیە قسەی لەگەڵەکەی کەسێکی دیکە لە ئەمریکایە بە شێوازێکی دیکەیە چۆنە ئەمە یان هەموو یەک شتە ئاماژەکان کاکەندرێن جیاوازیان هەیە بەڵام فێربوونی وان ئاسانترە لەوەی لۆمنە کەسێک کورد بێ فێر زمانی ئینگلیزییان زمانی فەڕەنسیبی قورستر فێر دەبێت لەوانەی پێویستی بە 6 مانگ بە ساڵەکەبی بەڵام ئەوانە پێویستیان بە تێکەربوونە زیاتر لە پرسیارەکەم گەیشتی مەبەستم ئەوەیە ینی زمانی ئاماژە لێرە جیاوازی هەیە لەگەڵ بڵێ یاخوا بەخێر بێ بە ئەمریکیش هەر یاخوا بەخێر بێ هەر هەمان شتە ئێستا کابراایکی ئەمریکی نابیست لەگەڵ کابراایکی کوردی نابیست قسە بکە بە زمان لێکدی تێدەگەن زۆر شت هەیە وەکو کورد لۆمنە لە کوردی و لە ئینگلیزی لە هەموو شتەکان لۆمنە تەلەڤیزۆن هەر تەلەڤیزۆنە لۆمنە کۆمپیوتەر زۆر شتێ مشتەرەکە ئەو مشتەرەکە لە ناوانیش هەیە بەڵام ئێستا لۆمنە هەر لەوانەیە نابیست هەبی لەو کوردستانەی هەیە لەوانەیە نەسووتە بەر خوێندن نابیستێک لە بەر نابیستێککە لەوانەیە نەگە زۆر شتێ شارەزانەوە نەیبیستە ئەنی هەر شتە و ئاماژەی خۆی هەیە لۆمنە کە نەیبیستێ نازانێ ئەو شتە لەمارە هەلو خۆیان شتێکیان پێگوتیە ئەو شتە ئەوەیە بەڵام لە دەرێ ئەو شتە ئەو هاانیە ئەوزارە ئیتو مامۆستای هەردوو تێکەڵکەم بابێ مەسەر مەزهەب و لەسەر مامۆستاش دەبی بە ئاماژە بوو ئەوانە باسکە کە ژن و مێردن و نابیستان ئیشڵ ئەوانیش تەماشا بکەن خێر بگاتە هەموو لای لە بوو مەسلەی دەستنوێژ شوشتن و دەستنوێژ کەتنە مەسەران دەستنوێژی نەما ژن و مێرد ئەو پرسیار بیکە ئیماژە مامۆستا
ئەوەی من ژن و مرد ئەگەر ئەخرەت و- ماچی یەکدی بکەن یان دەستی یەکدریان بگرن بەرێ. یان چوزانم هەر شتێک بکەن بەڵام نەگاتە حەدی وڕژاندنەوە ئایا دەست نوێژیان دەشتیان لو ئەوانە یان لۆ خەڵکی تەبیعی خەڵکی تەبیعی بە عام بەرێ دەست نوێژیان ئەشێتن ماتکردن بەرێ دەست لێک دیدان بەرێ لە ئەوە لەسەر چ مەذهبی ئیمامی شافعی ئەی بۆ خەڵک دەڵێ وڵی لە بۆ ئەوە دەتوانی مەزەبێکی دیکە بەکاربێنی نا ئەوە مامۆستا عیزەدین بەردەوام بە بەڵاوە قورسە لەوەر دیکە لە حاڵەتی زۆر زۆر زەرور نەبیتن نابی تەقلید ئێ بکەیت. ژن و مرد یەک دینە بوو بووی نا، لەبێ الحەمدوللا. مەسەلەن دەست نوێژی ماچی بکە ماچێکی باشە باوشێکی پێ باشە پێشی دەست نوێژەکەی ماچی بکە فرموودەی- پاشی نوێژەکەی ماچی بکە لۆ دەبی ئللا لەو کاتی ماچی باشە. بکاتن وانە؟ باشە من هەوڵ دەدەم هێواش قسە بکەم بۆی پێڕابگا فەرموودەی صحیحی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم کە دایکمان عایشە بەرێ. دەفەرموێت کە ماچی دەکات و دەچێتە مزگەوت بەرێ نوێژەکەش دەکات بەرێ صحیح نییە و حەدیسە ڕاستە بەڵام لێرەدا یەکشت هەیە باشە خۆ ئێمە ڕاستەوخۆ تازە سەرەتا ئیسلامی ڕاستەوخۆ حکم لە قورئان وەربگرینیان لە حەدیث ئەخ بەڵام ئەو ئەو بابەتەکە مەڕاحیلانە فقهیە تێپەڕینە نا ئەو مەڕاحیلانە تێپەڕینە لە فلتەر دراینا يعني ئێستا تازە سەدەی یەکەم و دووەم نێت ئەمە بین فقهی ئیسلامی عقیدەی ئیسلامی تدوین بکەین و بنووسینەوە ئەوە ئیمامەکان قسەیان لەسەر کردیە يعني ئێستا ئەگەر بێت و دژ بە یەک هەبوو تەناقض هەبوو تەضارب هەبوو لە بینی سەریحی ئاەتەشی قورئان سەریحی حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچەندە لە ئەسڵدا تەعارض نییە تەناقض نییە لە پێش چاوی خوێنەر لە پێش چاوی زانایەکان عولەمایەکان ئەگەر هاتوو تەعارض تەضارب هەبوو ئەوانە واز دێدەینی بەو چوار مەذهبە فقهیە و بەو دوو مەذهبە عەقیدەیە ئیشەکەی باشە. يعني ئەو حەدیثەی دیکەش تازە سەرەتای سەدەی یەکەم و دووەم ئەمە بچین حەدیث بە حەدیث ئاەت بە ئاەت لێک بدەینەوە دەخۆ ئایا صحیحە یان ضعیفە نەک صحیحیان ضعیف هەر حەدیثەکە هەیە هەر حەدیثەکە هەیە صحیحە، وچی وایە لەسەر و حەدیثە کار ناکرێت جگە لەوەش حەدیثەکەی ئیمامی شافعی بەرێ. دەڵێت کاتێک کە نوێژی دەکرد پێغەمبەری خوا دایکمان عایشە پێی بەرێ. لەوێ بووە ئیدی بەدەستی لای دەبات بەرێ. بەشێک لە زانایان دەڵێت لە ڕەنگە خوفی لە پێ بوو بێت بەرێ. لە کاتێکدا لە ماڵدا ڕەنگە خوفی لە پێ نەبوو بێت ینی کەواتە لەوێش هەر دەست نوێژەکەی شتێکی دیکە نشکاوە هەیە ناسخێ منسوخ هەیە ئە. واتە حکمێکی فقهی هەیە پاشی فترەیەکی دیکە ئەو حکمە ئیلغا ئەبیتن حکمێکی نوێ دێتن ئایا ئەوانەی ئەو فتوایە ئەدەن ئەو قسەیە ئەکەن ئەوە ئاخیرە من مرحلەی ژیانی پێغەمبەری خوای بە صلی الله علیه وسلم پرسیارە دقیقەکە ئەوەیە بەڵام لە ڕووی فقهیەوە دەگۆڕدرێت حکمەکان دەگۆڕدرێت بەخوای زۆر چونە ناو برام بە تایبەتی لە بابەتی دەست نوێژدا یانی دەگۆڕدرێت ئايات حەدیث ئوسولی فقه علمیەکە تایبەتە بەشیکردنەوەی قورئان و حەدیث باشە محکم هەیە متشابه هەیە بە ئەوەی ئیجازە هەبێت فەرمووە ئەو کەسەی کە لۆی هەیە فتوا بدا لۆی هەیە باشی و خراپی هەر تێکستێک لێک جیا بکاتەوە دەبی لە بەحری علمی زمانی عەرەبی دابیتن بە هەموو جۆرەکانەوە لە لوغات نەحو سەرف بەلاغا و لە ڕووی تاریخ جیهان ئاەت پێش هاتە خوارێ جیهان لە دوایی هاتە خوارێ جیهان محکەمە جیهان متشابه ئەسباب نزول بەرێ يعني بكرت مختصري بله. دز نويجيان دز شيء اجر بەرێ دەشێتن يقدريش لە بقى مەذهبی ئیمامی شافعی بەرێ او مجلس المذهبي بەرێ إمام شافعي ده. دەشێتن بەرێ والله جنو ميردا كان اغاتان يك ديبي ئێ باشە او ما يعني مستدل بيج دز نويجي ما تشيك ديب كان دز يقدر بقرن تو قيناك ما مستوى ناري والله هزدكم او قينا الرأي والمذهب عبارة إمام شافعي شافعي تندي أنا ما مستعد ما مستعد عز الدين اتو اول بتظني بخوينا وسط أمن بخوينا بقوم وسط بقوم خرج الشريعة ما الشريعة متوكل دي يا اخو بخير بي يا اخو بخير بي شافعي تند مثلا اي ولا سر ام قصيت ضلي ما دام ما مصاب من هالمسألة خلاف مرة بوتونش جواز من لقريز من ما مصاب يعني أورا بوتون جواز أنا هي لو أنا لو عامي خلق جوازي بلام كاتب برام ابو تخوايك دقه كاك محمد والله يتجاوز والله زدياتني يعني هي زدياتني كاك محمد الرئيس سلاما لابو بروديوسر كاك محمد هي ايه فرمام صاير أو كاتب لومنا الإسلام ده حاكم يشته أو شت خلافنا ده بيجلي بيته نبي قصدي رد كده سبيش حاكم دري أو مسبب وهذا أو مسبب وهذا لا عامي خلق آزاد مسبب كانتون كامري كام بوتون بيادة ذكا او زبابين اسال او ما باقي إجازة ما من مستحق تعقيبك مهيلة سر قصي ما مستعيز وايد الدين بتتعقيب وتعقيب لما سلي عبادات نا
هر کەسۆ لە مەذهبی خۆی بەڵام لە مەسەلەی ئەحکامی دنیاوی بەڵێ دەوڵەتی ئیسلامی مەذهبێکی دیاریکراوی هەبووە دەوڵەتی عوسمانی مەذهبی ئەبوو حەنیفەی جێبەجێ ئەکرد مامۆستا گۆڤارێک هەبوو مەزە لە الأحكام العدلية لە ڕووی ئەحکامی دنیاوی قەزا محکەمە دقەیەک بۆ بورە دقەیەک تۆ بەێ با بڵێن ئامۆژگاریەک بۆ خەڵک لە مانجە ڕەمەزانەدا ئێستا مەگەیشتێتەوە ناوڕاستەکەەوە دەپەڕێنین چ ئامۆژگاریی جوان کە ئێستا لە دڵ و دەرونی خۆتۆدا هەیە بتوێ بە مسلمانانی بگەێنیت ئەزدین بە ئاماژە بۆ نابیستایانی بکات ئامادەی مامۆستایزدین پێ بەس سەبر بڵێ ئیدی ئەوە بەێ والله ئامۆژگاریم لۆ سەرجم مسلمانانی دنیا بە تایبەتی خوشک و برایانی هاوزمانم هاودینم مسلمانم ئەوەیە کە بە معنای کەلیمە خوا بپەرستن بە سوخرێتی نەگەن ئەو بە ڕۆژی بوونا ڕاستە زەحمەتە ڕاستە برسی ئەبن تێنی ئەبن هەیە وەزیفەی هەیە مامۆستایە ماندی ئەبن بەڵام پێیان ئەرێم الأجر على قدر المشقة ئەجر و پاداشت بارتەقای ماندی بوونە چەندی زیاتر ماندی ببی خێر و پاداشتەکە زیاترە و هەروەها یعنی ئەو ڕۆژیە هەر ئەوە نەبیتن دەویان بە ڕۆژی بیتن زجیان بە ڕۆژی بیتن با چاویان بە ڕۆژی بی نەزەری حرامی پێ نەکەن با گوێیان بە ڕۆژی بی گوێ لە شتی حرام نەگرن با دەویان بە ڕۆژی بی گوێن بە خەڵکی نەدەن قسەی ناڕێک بە خەڵکی نەکەن بە تایبەتی ئەوانەی کە لە سۆشیال میدیا ئینسانی نەدیتی نەناسی گوێنی پێدا قسەی ناشرینی پێ ئەڕێ ئەی شوێنیتن بابە برایانە ئەمە و ئێستا ئەو شو حەفدەی ڕەمەزانی پیرۆزین هێدی بەروەجەژن ئەچین بە هەموو لایەکمان دڵ و دەروون و سینەمان لەگەڵ یەک دیساف بکەین هەمومان مەسیر و چارەنووسی هاوبەشمان هەیە ئەگەر خۆشیەک بێ هەمومان تێدا بەشدارین خوای نەخواستە ئەگەر ناخۆشیەک ڕوو لە وڵاتی کورداوەری بکە دیسانێ خوڕەکە لە هەموو لایەکە پێویستە ئەو ڕەمەزانە ئەو بەروەجێژن چوونە ببیتە مایەی برایی بیتم ئاشتەوایی پێک هاتنەوە چاوپۆشین لە کەم و کوڕی و ئەو شتە نەخوازراوانەی کە لە ڕابردوودا هەبووە ويش الله خدش ترازي إن شاء الله بارك الله فيك وبارك فيك إن شاء الله دەستی تۆش خۆش لا ما مستعز الدين أقبل خدش ترازي بس خوا لێ ڕازی بی إيش الله خدش لێت ڕازی ئەو الله سوۆشال میدیا کو چییە ئەو مۆبایلەها ینی مۆبایل بی سوۆشال میدیا بی هەموو ئەو هەیە ئێستا ینی مەسەن ئەگەر کەسێک بڵێ ینی زمانێکی ستانداردی هەیە یانیش مەسەرەن فتریە من لە خۆمەوە دەتوانم قسە لەگەڵ بکەم ینی با بڵێم لەوانم لە تۆ تێنێگەم لەوانەیە ئەو ئەندە نابیست خی گەرە بەهرشتای دەبینێت و بەس دەجوو لێ تێدەگا ئەو تێدەگا ستا من لەمارە بابم ئەنی یەک کەلیمەی نازانم بە ئیشارەت بەس دەی دەجوێ برایەکان و خوشکان تێدەگەن بس دوي دجوري تێدەگا ئەنی ناتوان یەک کەلیمەی قسە لەگەر بکە لۆ منە ئێستا بڵێم مەسەن ئەم نوژبان بڵێن بینەرەکانمان خۆشمان دەوێن چیان پێ بڵێن مەسەن والله لە زەهنی خۆمەوە تێگەی بکەو هەیە ڕۆژ وەخۆشەویستیەکی دیکەیە مامۆستا یەکێک نابیستایە نابینایە چ خیرەکی دەگاتێ ئەجر و پاداشتی لە ڕۆژی قیامەت بێگومان ئەوەش بە ئیماژە ئەو حەدیسەمان ڕۆن کردەوە چەندی ئینسان بە ئیشێکی وەماندیتر ببیتن خێر و ئەجر و پاداشتی زیاترە ئێجا ئەوانە لەبەر ئەوەی پێویستیان بە یارمەتیدانی خەڵکی دیکە هەیە واتە خەڵکی دیکە یارمەتیان بدات نانیان لە بۆ حازرکە و هەروەها لە کاتی دەستنوێژ یارمەتیان بداتن زیاتر لە خەڵکی تەبیعی پێویستی بۆ شتانە نەبی بژیانی خۆی ئاسایی بڕوە نابیست پێویستی بۆ شتان نابینا زیاتر خێری دەگاتی لە ڕۆژی قیامەت بەڕێ خێرەکەی زیاتر لە ئینسانی تەبیعی لەبەر چ چونکە ماندیبوونەکەی زیاترە ناتوانانی بە ئازادی خۆی بە تەبیعەتی خۆی وەکو من و تو مەجلیس ناتوانانی بەو شێوازە دینداری خۆی بکاتن کەواتە قیچەک ماندیترە بیتن بێگومان ئەجر و پاداشت و خێرەکەشی زیاترە چ ئەجر و پاداشتی چییە ئەوەی تێنەگەیشتم ئەوی گوێ و چاوی نابیستە و نابیناشە ئەوشمان هەیە لە کوردستان بەداخەوە ئەوانە خی گەورە بەهرەی پێدانە دۆمدا نابیستەکە دەستی ئەو کەسەی کە نابیستە و کۆرەشە دەستی ئەوها دەجولێنی ئەوان ئەوەش تایبەتی خۆیان هەیە لەوانەیە تعلیمێش تایبەتی خۆیان هەبی ئەوەی کە لەگەری تێکەرە دەستی دەگری ئەوەی دەکە دەی جولێنی ئەنی ئەو شتەی پێ ئەوها ئەم تێدەگەینی ئەوش تێدەگا بەڵام زۆر زەحمەت و قورسە ئیوان ئەگەر هەر هەمان وەڵام لە ڕووی فقهیەوە بیتن کەسێک ئەگەر بێت و گوێی نەبیسی
چاوی نبینی ئەو ئینسانە مکەلەف نییە لەبەر چێ نەخێ مکەلەف نییە هیچی لەسەر نییە و ئەشمری ئەستە بەهەشتێ بەبێ حساب و کتاب لەبەر چێ چونکە شەرتی تەکلیف سەلامەت الأعضاء هەموو هەستەکانی سەلامەت بیتن بەرێ دووەمین دەبی داوەکەی گەیشت بیتێ وا دابنێ لە لای ئەمازۆن لای نیوزلەندا یان خەیاڵ بکەن ناو مێشتی خۆت وڵاتێکە هەتا ئێستا داوا و بانگەوازی ئیسلامەتی نەگەیشتی تێ ئەوانە ئەهلی فترەیان پێ ئەگوترێ ئەهلی فترە فترە بەرێ ئەهلی فترە واتە دابڕان لە پەیامی خوایی مامۆستا عیزەدین ماندی نەبی ئەو پەیامی مامۆستاش با بگە کەسێک ئەگەر بێت و چاوی نەبی گوێی نەبی لاربی نەتوانی بە هیچ شێوازێک تێ بگەینی ئەو ئینسانە مکەلەف نییە لا يكلف الله نفسا إلا وسعها خوای تبارك وتعالى بخورتي تكليف لك سكناك كشتك لتوانا وطاقتي وينيا هل روي عقلي شو معقول نية استا بريم قراتي هولي لسه بشتي خد دابني ولا تواني هيس كزانيا كإنسان أو دعوة إلى إنساني برامر خوينك خوا بو قبري خوي حاشك دعوة ولا إنساني ناكاتن تكليف المحالي غير معقول أهلي فترة كديني خوان نجيشتوتي أوان حشريان صونة بس كراوة لديني خواده بري أوانا بابتك قلتر أبيتوا علماء كان أو بابتان أو قيدان لبهندي هخست علمي توحيد لسر داكو بابي بيغمبري خوي صلى الله عليه وسلم بلي أو بابتك الروجي حشر لوي محكمة ذكرين لا ما بس ما إجازة هبي أو أنا أكريب بس بلغا ئەگەر دەتوێ باسی نەکەین لەبەرەوەی تۆری بابەتەکەمان نیە ئاسان نانە هەر پێم خۆشە چونکە خەڵکانێک هەنا بەداخەوە یعنی ڕاستی نیشانەی پرسیار لەسەر موسڵمانبوونی خۆیان دەئەنێن زۆر بێڕێزانە زۆر حاشک بێئەدەبانە قسە لەو بابەتەیەکەن یعنی وەکو برێ نەبایان دی و نەبۆران قسەی بێڕێزەکەن بەرامبەر بەداک و پێغەمبەری سەڵەم ئەوانە ئەهلی فترەنە ئەهلی فترە ئەوانە بە سێ بەڵگەی تەوحیدی و بەلگەی فتری واتە ئیسیان نەگەیشتێ و هەروەها بەڵگەی ئەوەی کە ئەوانە لەسەر دین بووینە پێغەمبەریان لە بوو نەچینە خوای گەورە فەرمێسی یاسین والقورآن الحەکیم إنك لمن المرسلين على صراط مستقيم لتنذر قوما ما أنذر آباؤهم عليتما ناردوا بو خلكاني كبيشيتو كس لبوان نسوة ئاگداریان بکەوە کە پێشی تو کەس ئەوانی ئاگدار نەکردیتەوە یان فەرمی الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين زانایان یەک لەوانە ئیمامی فەخری رازی لە تەفسیری کەبیر مەفاتیح الغەیب دەڵێ لە خۆشەویستی خوای صلی الله علیه وسلم پێ ئەو تەفسیرە بێت بۆ هەموو ئەوانەی کە پێش پێغەمبەریش بنە صلی الله علیه وسلم ئەهلی بەهەشت یە پێغەمبەرەکان بڵێ ینی بۆ هەمووان ئەوهانە ینی ئەو کەس بەرێ هەر کەسێک ئەهلی فترە بیتن پێغەمبەری لە بۆ نەچوو بیتن ئەهلی بەهەشتە بەرێ بە قسەی من نا بەقسەی خوا و بەقسەی پێغەمبەر و بەقسەی ئەو بەڵگانەی کە لە بەردەستن پێش پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری دیکە هەبووە بەڵام کتاب هەبوون ئەوانەی دەرگاچی گەورەت کردەوە برا ڕاستە فەرمووینا پێم خۆشە پێم وەخت ئەمنیش پێم خۆشە بەس وەخت پێی ناخۆشە یەکشت الوقت كالسيف إن لم تقطعه يقطعك راسته بەڵام خۆ هەموو پێغەمبەرەکان وەکو پێغەمبەری عالەمی و جیهانی نەبووینە پێغەمبەر هەبووە لە بۆ شارەکی هاتیە هەبوو لە بۆ گوندەکی هاتیە هەبووە لە بۆ قەوم و قیل و عەشیرەتی خۆی بەڵام پێغەمبەری صلی الله عليه وسلم پەیامەکەی جیهانیە وما أرسلناك إلا رحمة للعالمين كافة للناس بشيرا ونذيرا للناس ام بەسا ڕەحمەتێ و خێر و پاداش تێ بکەین کەسانی وەکو مامۆستا عیزەدینی چ خێر و پاداش تێکیان دەگاتێ لە ڕۆژی قیامەت مەسەن هاوکاری خوشک و برای خوب کە کەنابیستەیە هاوکاری خەڵکی دیکە بکە والله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ الدال على الخير كفاعله كسيك ڕێگای چاکە پیشانی خەڵکی بداتن وەکو ئەوە بەخۆ کردیتی یعنی ئێستا ئەو کە لێرە بە زمانی جەستا بە زمانی ئیشارە تەرجەمە ئەکە لە بۆ ئەو خوشک و برایانەی کە خاوەن پێداویست تایبەتینە ئەوان نوێژ ئەکەن بێجگەلەوەی کە خێری خۆیان ئەگاتێ خێرەکە لەو مامۆستا عیزەدینیش دێتن بە ڕۆژی ئەبنیان هەر حکمێکی دیکە والله مامۆستا عیزەدین دەمازووی زیاتر قسە بکەین بەس بەخوا وەختەکە هەرەوەندە بوو بەس ئەوە بڵێم مثلا قورسترین کەلیمە چێ بیکێ ئێماژە لە کوردیدا قورسترین کەلیمە دەبینی مامۆستا شتێک باز دەکا لۆ منە باسی زانایش دەکا ئەو زانایان ناوی دەگمەنە ناوی نییە ئەنی بەڕێک قورسە ئەوەی ئاتەن ئەندەشتی قورس ئەم مەفهومەکەی تێدەگەیم لۆ منە شەرت نییە کەلیمەکە بزەبت ئەوەی خۆی مەفهومەکەی ناوەکانیش بە هەمان شێوە ئەوهانە ناوەکانیش بالفعل قورسن لۆ منە دەی زانایە چ قەدیم
لۆ منە ئەو ناویزانە ئەو نازانێت ئەجا بڵێ هەندرین ئێماشە ئەوزە هەندرێن دەبی ئەوان هەندرێنیان دیتوی ئاماژە چەند لەدا ناوی لۆم هەر نەفەر و ئاماژەی خۆیە ئاماژەی لە شاشە دەرەچی خۆزە و جوانە ئێستا گەرە مەسەن باسی من بکەی مەسەن چۆن دەڵێ ئەوە هەندرێنە سەلۆم نەتوان نێت ئەوە دەمناسی ئەوە دەمناسی مەسەن کو بۆی دەڵێ هەندرێن ئەدی نەمگوت خوا فوتکە ماشەڵا ئەوەی لە شاشەی دەرەچی جوانە لۆم نەدەی مەفهومەکەی تێبگەینم چێ لۆم نەتو ئێستا لۆم هەر نەفەر وەر بخۆیان ئاماژەیان هەیە هەر یەکە و ئاماژەیان ناوی خۆشیان ئەوەی کە دەشیناسن ئاماژە چیە لۆم ئەگەر بەم برێن فران ئەوە ئاماژەی من دیارە دەرێن ئەو یەکسەر دەزان ئەمن ئەتوو بەڵێ یعنی چ ئەو خاڵە لێرەیە بەشتە چی هەر یەکە و بەشتێک دێناسدرێتەوە هەر یەکە و بەشتە وڵ ئەگەر هیم بدەرین کەسەرەکە ئەزە لۆم نەکرد ئەتوی دیت یەکەوزار ناوەکە لۆ دادەندرێن ناوەکە لۆ دادەندرێن مەسەن ئێستا بەڕوان یەکسەرەوە هەدا ئەوە مامۆستا بە هونەرمە ئەوە مامۆستایان بە دەفی ئەزە تا ئەو ناوی دەستە دوێ کە لە ناو ئەوکان بەو شوێ هەز دەکەم تەسیریش لێکرا لەگەر زمانی ئێماژە هەر لە قسەکردنیش دەست حرەکەت لەوانەیە تاسیریاوی چەند ساڵە تقریبان خۆت فێر کردی و مامۆستا من هەر لە منداریەوە لەگەریان دەزانم بەس برێن چەند ساڵە خەریکین لەگەریان لەو ئیشا 5 ساڵ و مانگەکە ئەنی 5 ساڵ و مانگکە خودبەی هەینیان لە بۆ تەرجمە دەکەین ئەنی ئەو شتێک کە مەلۆشیان دەکەین شتێکی جیاوازە ینی لە مزگەوتی مامۆستا ئەوەی بڵێ بۆ ئەوەی ئەوانەی نابیستانە دوایی بزانن لە چ مزگەوتەکە ئێوە بە زمانی ئێماژە بۆ ئەوی ئەوانیش بین ئەو مزگەوتە ئەوزە زۆربیان دەزانن ینی ئەوانی نابیستن دەزانن بەڵێ خەبەر دەدەن بە مۆبایل شتە یەکەم جار تەسوور شوێنەکەمان لۆکردنەوەمان ناردن ئەلحەمدولایە هەموو شارەزان بڵێ لە فلان مزگەفتی ئەمە خوتبەمان بە زمانی ئاماژەیە پێیان بڵێ وإيش خودش ترى زي ما مثلا بيزقل لخدبي يستاخريش تشكمه باشا يعني او نية لدنيا نمديتي وان شاء الله من خريشي ما لو عندكم ولقيت سنكسة لسر ختم لومنا نابينا كان قرآن يعني هي دخين او نيتيان سامزم اشي باش مسير كردين نبينا ما مساي قرآن جنك ما شاء الله او زمزم لو انا يرخي دواري وشتان ضعيفة قرآن اللي تبعك سوالة أما دسم بيك دي إن شاء الله لو ما رمضان لاني توابي يعني قرآني بقى زماني أما جبخين يا الله يعني اشتشي طبعا كرنا كتشون تينا جيشتم ألو يعني لون منا هر بيتو زماني عربي حرف شخويه باشا هر بيتو حرف شخويه لون منا آتكيدين بدين بسم الله الرحمن الرحيم لبني هر بيتو بيتك سين بيتك ميم بيتك داير بقى يستقبلي بسم الله الرحمن الرحيم بزمان إيماجات زاري وهي بەڵێ ئەو شێوازی فێرکردنە هەیە لە وڵاتان دەوروبەرمان هەیە بەڵام وەکو کتاب نییە کتابی تەعلیمی هەیە هەوڵمدا لە تورکیا لۆمات ئەو کتابە لەسەر کتابەی فکرم لێ دروست بوو هەوڵ دەم زوو قورئانیان هەموو لە ئەوکەم بەڵام لەوانەیە کاتێک زۆر بی و نەفەری زۆری بی و ئەنی ئەوە لە بەرنامەمە ئینشاءڵڵا شتەشی زۆر نەوعی دەبی شتەشی زۆر جوان دەبی لە بۆ کوردستان و لە بۆ خۆمان ینی لە هەموو دنیا شتەشوانی کتابەکە بی تایبەت بە قورئان بە نابستان عزەدین دەبێتە یەکەم کەس لە هەرێمی کوردستان نەمدیتە لە جیهاندا کە قورئانی پیرۆز بۆ مسلمانانی بە زمانی ئاماژە دەتوان ئێستا ئاماژە دەستە بەر بکات لە پێیجەکەم زۆر بڵاو دەکەم نابیستە قورئان کردەوە دەخین ینی فێر بووە وەکو کەسی ئاسایی قورئان ڕازی بە دمایکیان ببینی پرۆژێ مامۆستا باس کرد تەکلیفیان لەسەر ئەوەی کە جێ و زمانی لەگە چاینی هۆرچی نەبی ئەوە تەکلیفی لەسەر نیە بەڵام دەبین یەکیانی هەیە یەکیانە کۆمەڵێک تەکالیفی دەکەوتە سەری سەلۆمنە چەند ساڵی پێشتوو ینی فتوامان لۆدا بوون کە قورئان بەس بکەنەوە تەمەشاکەن ئەزریمەیان دەگاتێ ئەو سار فتوایەکەمان لۆ گۆڕین دەبی وەکومە بخوێن ئەو ئەلمە نەبوو ئێستا ئەلمەمان دۆزی و فێریان دەکەین دەبی وەکومە بەڵام وەشتی مامۆستاوەتی مادی بنیان زیاتر ئینشاءڵڵا ئەدریشان زیاتر ئەم گەلە خۆشحاڵ بینە مامۆستا عەزەدین مامۆستا گەلە خۆشحاڵ مامۆستا ئەگەر کاتەبی یەک دوو دەقەم بدەنێ هەندە داواکاری وانە بیگەێنم بەڕاستی یا الله فەرموو داواکاری وان لەوانەیە دابش بەسەر چەند وەزارەتێک نازانم نە وەزارەتەکان ژینیان
بەشێک لەسەر وەزارەتی ئەوقافە بەڕاستی نابیستەکان ئێستا لە هەولێر لە هەموو کوردستان یەک مزگەوتەیە زۆر شوێنەیە سولێمان هەیە داوام لێ دەکەن لە دۆکەیە داوام لێ دەکەن جاروێ لە کەرکووک لە شوێنان لە فەلوجە لە بەغدا میوانمان دێ ینی بەتابێت ئێمە لەوانەیە لەو لاگەڕێن لە شارەکەی خۆماگە لەو هەولێرە وەزارەتی ئەوقاف لە منە دوسێ مزگەوتی کێ بکاتەوە هەیە شوێنی گەلە دوورە ئەو نابیستانە لەوانەیە هەیە نەبوونە هەیە سارەی نییە ناتوانین تەکسی بگری بێ لەوانە تەکسی دەگری نەتوانین تێی بگەینی خەڵکێک تێی ناگە بکرێت لە شاری هەولێر لەو چەند شوێنێکی هەولێر مزگەوتانە بکرێتەوە مزگەوت ینی بۆ خوتبەوە بەستەوەی خوتبەی نابیستەکان خوتبەی ڕۆژانی هەینی بەڵێ ڕۆژانی هەینی چەند کەسانێک کەس هەیە زۆرە ئەگەر ئیشی لەسەر بکەن و ئەو بکەن ئەوە یەک چەند شوێنەکەوی زۆر باشە شوێنێشتر نابیستەکان ماوەگلەوە پێش زۆر داوایان کرد لە فەیسبوک سۆشیال میدیاش هەملەشی باشیان کرد پێویستیان بە ئینجازەی هات سایقیە ینی لێرە دەستنە بەغدا لە بەغدا دەیاندنێ زۆربەی نابیستەکان ئینجازەی بەغدانێ شوێری دەکەن لێرە نیتیان هەر بە یاسایی دەیاندنێ بە یاسایی باش لێرە نییە لێرە نییە ئەوە دەکرێت داوایەکەت بکەیتەوە لە هاتوچۆ دەکەین قاف بوو بەڵێ تێبینیش مامۆستا کە ئینجازەکەشیان دەن لەم نە سیارەکەشیان با جیاواز بین کو دەبینی کەسێک دەوێ فێرە شوفێری بی نووسرا ئەو سایقە لە مەشقدا با شتەشی واش بنووسن ئەو کەسە کە ئینجازی دەن نابیستە سیارەکە شتەشی لەسەر بنووسی ئەوە نابیستە لۆی ئەو کەسێک کە لە دوای دەڕۆیان لە پێش دەڕۆ بزانانی ئەوە نابیستە هەندێک لە حەزای تایبەتی لەگە سایقتر ئەوەی بکە لە دنیادا هیچ شتێکی وا هەیە بۆ نابیستەکان نەمبیستە بەس حکوومەت عێراقی ئینجازیاندا وەکو احتیاج لێ ئەو شتە بکرێ بە من پێشنیار ئەفدە بگەهن ئیشڵە بێنە جێبجێک پامێشتر مامۆستا لە بۆ وەزارەتی خوێندنی باڵا و کاروباری کۆمەڵایەتی ئەو نابیستانە مامۆستا زۆر پێویستە یارمەتیان بدرێ ئەنی پارەکە مەزموعەچیان نۆکچ و کوڕک لە ئامادەی پیشەسازی تەخەڕوزیان کرد ینی هەتا ئەمن و مامۆستایشتر هەوڵەشی زۆرماندا هەر یەکە و پەردووەکو ناوی تەڵبەی احتیادی یەکچێکەوە لایەش ئەوانە ناکرێت دەبی شوێنش تایبەت مەحەدەش تایبەت یان کولێش تایبەتیان لە دیابین کرێ مامۆستای متەرجیمیان لە دابین کرێ ئەو سار مەحاولەش چاکمان کردم ماهینانەوە کن یەک دوو مامۆستای متەرجمان لۆدانە بەڵام ئەو ساژوە قۆناغی 12 ئیمتحانات نێزیک بووە تەخەڕوز مەزموعەشکە تەخەڕوز دەکرێت دەستە دیسان پەرد نەبن لە شوێنێک کۆ بکرێتەوە دەبیدابن شتێ بەرنامەیان لۆدا بڕێت چۆن لە شوێنێک لەوان باشە مامۆستای متەرجمیان لۆدان زۆر باشە ئەو ئاسانیشە ئەگەر حکوومەت خەمی لێ بخۆ ئەو لێ داواکاریانە شەر پرۆدوسەری بەرنامەکە کاک محەممەد بێگومان لای ئەویش هەیە و دواتریش لە بەشەکانی دیکەی ئەگەوەکو بێگومان کە لە خزمەتی هاوڵاتیاندایە پێشی لەسەر دەکرێت پێشنیارشم لۆ بەڕێزشتان لۆ کەناڵە جوانەکەتان هەوڵدەن دەست پێش خەر بن بەتەماینە کەسێکەوی بەتەماینە و لە کاتێکی زۆر نزیک قەنەعەتکە دەمێکیشە باوەڕکە ئیش لەسەر ئەوە عالەمیە لە کەناڵەکان زۆری بەتابێت باوەڕکە دەمێکی ئیش لەسەر دەکەن و دەست پێ دەکەین دەستان خۆشوی سپاس دەکەم لەو میێوەنداری بەخێربێن یاخوا بەخێربێن خۆحافیزی شەر ئەو هەیە تا بەخێرسم خۆ بەخێربێن سەرچاو ئەم vێجۆرە بچەکەی بچینەش دەربەی ستودیە هەر بەحسە ذکر و عیبادات و پەرستنەوە بکەین تایبەتیش ئەم vێجۆرە بچینە تەکیەکێ تەکیا و قادریا کەس نەزانی تایبەتیش هەمیشە بێت دوشەمبە و پێشەمبە و گەلە بخێرن ئەو کوڤەت بن ئێدی دەروێ شوموریت پێک و ذکریت کرد چەند دەمەکی بەردەوام بن گەلە تایبەتە یعنی حتا ئەگەر ئەوێ ذکریشی نەکرد حەسکن ببینن چین سەردانە جێت و سابکن ji بووی هەم عیبادات جی هەم یعنی جهەکە تایبەتە کامیژی بچین زانین ذکرکردنا تەکیا و قادریا کەس نەزانی مفرجا كل مكروب
دربه منجه يا من ليس بغائب فانتظره الهادي إلا الله يا هادي أنت الهادي ليس الهادي إلا الله يا هادي أنت الهادي ليس الهادي إلا الله. ئەمانە دەریۆش و خەلیفەکانی تەکیەی قادری کەس نەزانین لە سلێمانی. هەموو شەوانی دووشەمان و پێنجشەمان بە کۆمەڵ زیکر دەکەن. لە کاتی زیکرکردن بە هەموو شێوێک تێغبازیان لەسەر قەدەغە کراوە، تەنها لە کاتی زۆر پێویستدا نەبێت. أهل الطريقة يعني أهل الذكر خوي تبارك وتعالى خوي لقرآن أمر من فيك كوا أهل إيمان كان والذكر خوا زوركن. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. إما لهميشة لبيانية واتاوكو خوتن ذكركين لخوتنيش هل أسين ذكر خواكين يوش كشوني وجه هیچ شتێک دەروێش بەبێ ئیزنی شێخەکەی هیچ شتێ ناکە. تیغبازی خۆخۆ لە دینە باز نکرا بڵێ بڕۆ تیغبازی بکات، بەڵام تۆ لە ناو تەریقەتای لە ناو دینێکی گەورەی پیرۆزی ئیسلامای خەڵکانی منکر دائیمەن خەڵکانێک کە کەم باوەڕن یانێ باوەڕ بکەن کە ئایا ئەمڕێی تۆ لەسەریت ڕاستیەکەی ئەبێ بە بەڵگە و پیشانە بێ چۆن بۆ پێغەمبەرەکان موعجیزە هەبووە، هەروە بۆ ئەولیاکانیش کەرامەت هەیە. جاری وها بۆ داوامان لێکراوە توانە وەرە ئەم شوشەیە بخۆ، وەرە ئەم ئاگرە بخۆ، وەرە ئەم مارە بگرە، وەرە ئەو دوو پشکە برە، داوای خەڵکە وامان لێەکە ئێمە کە ئەچینە ناو ئەم حاڵانەوە. مدد يا سر الأسرار ومشرق الأنوار المهندس في الغيوب الله إمام الأئمة سيدنا علي بن أبي طالب الكمال حضرة السيد الشيخ الغوث عبد الكريم الكسنزان. زیکرەکە لە دوای نوێژی عیشا ئەنجام دەدرێت. زیاتر لە کاژمێرێک زیکر دەکەن و سەر ڕادەوشێنن. زیکرێکە هەم یاریکردن بە جسمە هەم یاریکردن بە قەلب و ڕۆحە و ئەو دەروێشە خۆی و خوای ئەزانێ کە لە دڵیا چی تێت و چی ئەڕوا لەو زیکرا چی دەست ئەکەوێت و ئەمە لە دەروێشیە بە سرێکی ئەزانن بە ڕازێکی ئەزانن کە ئەو دەروێشە خۆی لەگەڵ خوای خۆی و لەگەڵ ڕەسوولی خوا صلی الله علیه وسلم و لەگەڵ پیرانی تەریقەتە قسە ئەکا و چی لە دەرونیا ئەگوزارێت و چی یێت و چی ئەڕوا بەس خوا ئەزانێ. ئەوانی بەشداری لە ماراسیمەکە دەکەن تەنیا دانیشتووی سلێمانی نین، بەڵکو لە تەواوی ناوچەکانی عێراق و ڕۆژهەڵاتی کوردستان و وڵاتانەوە بەشداری دەکەن. دیار جەمال کوردستان 24 سلێمانی.
هر کەسێک و هەر کۆمەڵا کەسێک ئەوەیەکی زیکر و عیبادەتت خۆت کەن ڕای جدا ژێر سەر هەن ئەو بهێلین بۆ زانە ئەم دیسە بەگەرنەوە ناو بابەتت خۆدا و بەرنامەی پاشی فێ بەردەوامە گەلە جۆرەمە گەلە جۆرەنجی هەمی جۆرەمە بابەتی تەندروستی بەحەسکردن زۆربەی تایبەتیژ ئەفگرێدای سەردەمێن و کە و هەموو جاریش میوانمان هەبوو لەسەر بابەتی تەندروستی بەڵام وەکو فیلچەر و بابەتەنانە هەموو جار قابلێ لە بیری بکەین پیربووینەتەوە مامۆستا لە پیرمان نەکردیە قەت لە بیری ناکەین تایبەتیژی سەروی دەمیدا هەندێک بابەت هەینە گرێدای نەبەس کچەوە بەلکو کڕۆژی تایبەتیژی بابەتێ جوانکاریە و نشتەرگەریە جوانکاریە کانێ کاریگەریە وان نشتەرگەریە لەسەر تەندروستیەوەی کەسێک و چ داخواست کرد هەنە یانژیت خراپ هەنە یانژی هەمید باشن مەسەلەن ئەف جوانکاریت تێ نەکردن کەنگی پێتیڤە کەسێک ئەسڵەن جوانکاریە بکات یعنی وەکی ئەو یەش خۆر نەڕازی بێت یانژی دوێت پرسوڕاژەکەت گەل پزیشکی تایبەتمەندێ جوانکاریە بکات بێشتی بۆ مەسەلەن بۆ نمونە وێ دمایەتی گەلک خەڵک دفنێت خۆ عەمەلیات والله خەڵک هیچ عیبی نییە بەس چاولێکەریە دەیکا هەشە فعلەن پێویستی پێ هەیە جوانکاری دەکات الحەمدلله جوان بین ناشرین بین هەرەوەین ئەمە ناکەین پیر بۆی ئەم بابەتی جوانکاریە و نەشتەرگەریە جوانکاریە بۆ کچ و کوڕ و ژن و زەڵامە هەمیەوە بە حەسیم تایبەتیژی کوردستانێ دکتۆر هونەر دڵزار گەلمە دەیە خودی دکتۆر بەخێر بێ باشی گەلە گەلە بخێراتی دکتۆر ڕەمەزان لەم گۆش پیرۆز و لە هەموو خەڵک پیرۆزبی هەربژیت نوژداری نەشتەرگەری جوانکاریان بابەتی نەشتەرگەری جوانکاری ئێستا لە کوردستان لە چ ئاستێکدا لە چا وڵاتانی پێشکەوت و بە تایبەت لە مەسەلەی جوانکاری ئەوانە باشین یان زۆرمان ماوە بەخۆی جوانکاری یان نەشتەرگەریەکانی جوانکاری بە شێوەیەکی گشتی بابەتەکی ڕەنگە تۆزێک نوێبی لە کوردستان لە وڵاتانی تر ڕەنگە زیاتر بڵاوتر بیتن لە کوردستانیش بەردەوام لە زیادبووندایە وەکو هەر بابەتەکی ڕەفاهیەتی تر خۆی نەشتەرگەری جوانکاری بابەتێکی ڕەفاهیەتە ڕەنگە زۆر جار زەڕوری نەبیتن لۆ ئەوەی کەسەکە بە شێوازەکی جوانتر و بە شێوازەکی پێشکەوتوتر بە دەربکەویتن لە وڵاتانی پێشکەوتوو زیاترە زۆر زیاترە لە وڵاتانی کە مەسەلەن زۆر پێشکەوتنینە ڕەنگە لەوانەیە بابەتەکە تا حەدەک کەمتربی بەس لە کوردستان زۆر لە زیادبووندایە زیاتر چ نەشتەرگەریەک زۆر دەکرێت لە کوردستان نەشتەرگەری جوانکاری بە شێوەیەکی زۆربەی نەشتەرگەریەکان دەکرێت ینی زۆرە هەمووی زۆرە بە عامەتەن بەس نەشتەرگەری ڕەنگە ئەوانەیە کە زۆر باو نەشتەرگەری لوتە نەشتەرگەری جوانکاری مەسەلەن پێڕووی چاوە جوانکاری جەستە و لە شولارە نەشتەرگەریە جوانکاری گوێ جوانکاری ڕاکێشانی دم و چاو ئەو بابەتانە بە شێوەیەکی گشتی زۆر دەکرێن ڕەنگە لەبەر ئەوەی وەزی ئەمنی کوردستانیش بتابەت هەولێر تا حەدەک باشە لە چاو بەشەکانی تری عێراق ڕەنگە لە ناوچەکانی تری عێراق و لە زۆرجار لە دەرەوەی وڵاتیش دێن لە کوردستان دەکەن ئەوە ژوێ کردیە ڕێژەکە بەردەوام لە زیادبوون دابیتن باسی شتێکت کردلەوانە ینی خەڵکێک هەیە لە دەروی وڵاتەوە دێت ئەوەندێ ئێمە ئاگایمان لێ هەبێت وایە لەبەرەوەی کە لێرە هەرزانتر دەوەستێت یاخود لێرە پێشکەوتووە بە شێوەیەکی گشتی نەشتەرگەری جوانکاری ئەو کەسێک کە دێکا خاستەن پسپۆر نەشتەرگەری جوانکاری گشتی لەوانەیە دکتۆرا و ئەو نەفسی پسپۆریان هەبیتن وەکو پێشکەوتنیش زۆربەی ئامێرە پێشکەوتوەکان لە کوردستان تقریبان بەرجەستە خەڵکەکە زۆر فەرقەکی پێ ناکە بەڵام وەکو سعر بە فعلی سعر لە کوردستان سعرەکی ینی نرخەکانیان باشە گونجاوە زۆر گونجاوە لە هەمان کاتیشدا ئەمانەکی باشێ لە کوردستان ئەوە ژوەی کردووە خەڵکەکی باش ینی ڕووی تێبکاتن خاستەن لە کوردستان لە هەولێر ڕوو لە زیادبووندا بەتاکیت خوای گەورە ئیتر چون لە ئاەتەکانی قورئانی پیرۆزدا دەفەرمووێ خلقنا الإنسان في أحسن تقويم خلقنا الإنسان في أحسن تقويم ئەوە گۆڕانکاری دەموچاو یان هەر شوێنێکی جەستە بێ کاریگەری خراپ لەسەر تەندروستی ئەو کەسە دەکات دوای نەشتەرگەری جوانکاری بە شێوەیەکی گشتی نەشتەرگەری جوانکاری
ڕەنگە بەشێکی پێویست بی ئەوانەی تووشی ڕووداوەک دەبن یان مەسەرەن شوێنێکیان برینێکی دەبییان سووتانێک دەبیتن ئەو کەسە ڕەنگە بە شێوەکی جوانتر حەز بکات بستە ناو کۆمەلگا ئەلو حالەتی ڕەنگە زۆر هەیە پێویستە ڕەنگە کەسەکە بەهۆی سترێس و کۆمەڵێک مەشقەت و ماندووبنەوە زیاتر بزەبت مەسەرەن چەند ئیزراعی بەسیط لەوانەیە ئەو کەسەی خاصن لە وڵاتی ما گەرما و ئیتر تۆز و ئەوشتانەوە دەکاتن هەندێک بەشێک لە دمسای مەسەن چورچلۆچیمان تا حدێک زیاتربی دەتوانانی بە شێوەیەکی بەسیط بە بۆتۆکسێکیان بەچەند شەشی بەسیط خۆی جوانتر پیشاندە ناو کۆمەلگا ئەوە ڕەنگە تا حدێک پێویست بیتن هەندێک زاریشەیە خەڵکە کێە لەوانێ حەز بکە بە شێوەکی جوانتر دەربکەوی مەسەرەن قەڵەویە مەسەرەن یان کەپووی تا حدێک ناشینە خاستن لە شەرق ئەوسەد ئەو شتە زۆرە وە دەکاتن بچینە شتەرگەری بکە زۆر جار هێنە خۆشمان هەبووە قەڵەوە ئیتر درێتن بە تەمای پرۆسی هاوسەر جاری وایە بەخۆی کەسەکە مشکلەی نییە بەس خەڵک وازێنانی مەسەن ئەمن بڕوا بکە ینی وازمی دەڵێن کاکە تو کەپوت گەورەیە بڕۆ ئەمەلیات بکە بەس نایکەم بەتەکید بڕوا بەخۆبوون تا حدەش زۆر گرینگە زۆر جار هەیە نەخۆشەکە نەشتەرگەریش بۆ دەکرێت هەر قەنەعەت بەخۆی ناکە لەوانێت چەند نەشتەرگەریش دووبار بکات فەلەو حالەتەی سپۆرەکە یان دکتۆری نەشتەرگەری کە ڕەنگە باشترە پێی بڵێ کە پێویست پێ نییە یان ڕێژ پیشان هەموو دکتۆرەکان ئەوە دەڵێن بەتاکیدی بڵێ هاوکار دەبن لەوەی کە مەسەرەن کەسەکە ینی یان تەشجیعی کەسەکە دەکەن کە لای ئەوان نەشتەرگەری بکات بۆ داهاتێکی خۆیان بەدەست بێنن ئەمە شخصی خۆم بەتاکید ناوەڵە ئەوەی کە پێویست پێ نەبی زۆر زار بەچەندی شێوە محاوی لەگەڵ دەکەین مەسەرەن ڕێژکەی پیشاندەی مەسە زۆر دێنەکەنە زۆر کەسێک داوا دەکاتن زعیب بیت یان مەسەرەن گۆڕانکاری بکاتن ڕێکی پیشاندەی مەسەرەن چارەسەیەکی پیشان نەک نەشتەرگەری بۆچی نەشتەرگەریەکە خراپە ئەگەر منی وای پێ دەڵێن نەشتەرگەریەک یعنی هەموو نەشتەرگەریەک هەرچەند بەسیتیش بیتن دەبی دائیمەن بزانین ئاسار جانبی خۆی هەیە و مەشاکلی خۆی هەر ڕەنگە هەبیتن یعنی گەشتەکە زەڕور نەبیتن طبعا یەکسەر نەچێ سەر نەشتەرگەری باشترە ئەگەر ڕێگە چارێکی هەبی زۆر نەخۆش یعنی ڕێگە چارێکیان لە بینیە باشترە بەس ئەگەر زانیت ئەو کەسە دەوێت بگاتە ئامانجێکی معەیەن ئەو ئامانجە بەس بە نەشتەرگەری دێتە جیە ئەو دەمی ئەرچی دکتۆرە نەشتەرگەری جوانکارێکەیە کە بیگەێنتە ئەو ئامانجە بە شێوەشی ئامین بەڵام نەشتەرگەری هەموو نەشتەرگەرێک ڕیسکی خۆی تدا هەیە چ لە ناو نەشتەرگەری بی چ لە دوای نەشتەرگەری چ لە پێش نەشتەرگەری بی ژڤان پێشەوەی بێم ینی کە زانیمان بابەتی جوانکاریمانێت چوومە ناو هەندێک پێیج و هەندێک بابەتوانە سێرشەکەم کرد ینی یەکێک لە نەشتەرگەریەکان دیت کەسێک تەمەنێکی زۆر ینی گەورەیە بوو بڕواب کە 20 ساڵ 25 ساڵ فەرقی کردەوە دوای ئەو نەشتەرگەری هەموو پارچەکانی زیادەکان دەبڕن و دەموچاوی ڕادەچێشرێت و تەواو گەنج بووە تەواو شکلی گۆڕا ئەم جۆرە نەشتەرگەریە کاریگەری خراپی هەیە یاخود پاش ماوەیەکی دیکە دیسان پێست وای لێ دێتەوە طبعا نەشتەرگەری ڕاشایان دمسایی لە نەشتەرگەرانی ئەمن زۆر خۆشم لێ سەراحەتەن یعنی کە گۆڕانکاریەکی زۆر لە دموچاوی کەسەکە پەیدا دەکاتن خاصن ئەوانێک کە عمریان لە 35 ساڵ دەبیتن ئەو دمچاو زۆر شل دەبیتن و پیری زۆر پێوەی دیارداتن نەشتەرگەریەکە بە شکلێکی گشتی زۆر مەترسیدار نییە و بەرجی مەوزعیش دەکرێت و بەمەجعامیش دەکرێت ینی ئەوە معنای ئەوەیە نەشتەرگەریەکە تا حدەک زەحمەت نییە و نەتیجەکەشی بەراورد بە ڕیسکەکانی تەمان زۆر باشە پاش ماوەشی دیکە دیسان وای لێ نایەتەوە لەگەڵ عمر یعنی لەوانەیە پاش 10 ساڵێک پاش 10 ساڵی دیسان عملیات بکاتەوە هەر ئاساییە دەتوانانی پاش چەند ساڵێک ڕای لێ نەبتوانین دووبارە بکاتەوە ئەو نەشتەرگەریە زیاتر لەسەر چەند تەبەقێکی جلد و لەسەر ماسوکە دەکرێت ڕسکی کەمە تا حدەک ڕسکێ گەورەی نییە نەتیجەکانیشی زۆر جوانە یعنی ئەمە لەو نەشتەرگەریان کە زۆر حەز پێ دەکەم ڕەنگە لەوانەیە ڕۆژانە هەمانە ئەو نەشتەرگەریە ئەو نەشتەرگەریە بابەتشتری تێدا هەیە ئەویش هۆلیهود لیفتە کە ڕەنگە ئەو نەخۆشە دمچاوی زۆر چورچلۆچی پێوە نەبێ بەس ڕەنگبی حەز بکە گۆڕانکارێک لە دمچاوی بکە بۆ نمونە برۆی دابەزیەوە یان مەسەلەن تۆزێک ڕوومەتی حەز دەکا ڕوومەتی بەرزکاتەوە ئەو بابەتش تەوان پسپۆڕەکە دیار دەکە ئایا پێویست پێ هەیە یان پێویست پێ نییە دەتوانێت بیکە ڕەنگە لە عمری گسکەتریش بیتن دکتۆر ماڵێ لە پێش شاشێمەوە ئەو ئەم نژوان دەمانەوێ دیت نەشتەرگەریمان دەوێ ئەم نژوان
باخو من هذا الزوان كان راست لا ما شاء الله باشا أنا مشكلة يا ما مستاك هاوري خوش معنا زور برز خوش ما هذا ما مستا مرانا وزاد يعني دير أهوا قلت مان مثلا ما جنزني قلت ينقو كجنزنا نقو بيرن هداش نهار السوشيال ميديا أو هربوا صعوبة بو خوشي أو يقول يعني لا تشتك خمان يا قبل كاكا ناشرين يعني بيريشن بس ما فعلا يعني ديفيد أما دم تصومان لحالتي هو طبعا مساواة كان باشا بس لحالتي كدقيقة عمرش معين رنقا لو بياوان فيلر كردن زوانا فيلر كردن روماتي مثلا تسون ديار دي جانستري يان توزك بيتري تساوري لنا مساواة كم دكاتك كم كردوا يترد مساواة كم كردوا لو تشندر يعني لنا أو بشي رومات دادا بالضبط ألو بشي روماتي وده كانت توزك دوات يعني بيتن جانستر ديال ذاتن خود اوانت كردوها دكتور يعني شي اللي بده متساوت بوتوكس بو من بو بياوان بوتوكس بشتشي ضرور داتن حمله بالاوي ك ترسلوسيد مساوينا هي جانستر ديال دا حمله بالاوي يعني بياو زياتر للستريس باشا لهما كاتيش في ليلي لو روماتي يعني بو بياوان باشتشي باش دادن بخون كردوم طبعا جوان تر ديار دا يعني باش دليت سن مانجا يعني دوادي سان والدي تو اول سكواليتي في لك راد سن تقريبا زورتريني سن دمنتو باشتريني صاروا نيك دمنتو صالوني ودمنتو دكتور بابي ما سر درهناني تصوري لبشيكي جستا بو بشيكي تر او زياتر وابزانم كت لو مازال دا لا بيش قرآن بارنا نظام قرآن لكن يعني ناراست ديكم بتأكيد بس كورج دكان أوانا خرابة أسايا لشويني كي جست تسوري در بين ربو شويني كي دي كذا بنري نا أسايا أو تسوري در هنا أنا تسوري دائما هر بشيك لازستي خود يعني توعين نقل بكريز مناعي خود بو خود نية فدر هنا تسوري شفتي بيدلين شفطة يعني دوشتا شفط ونحت يعني أو طبعا زور بلاوة أو يجري هنا تسوي لزق وتنشتكان وبشت بعامة ودانا نويتي دانا نويتي بشيوي شيء كبرازيليان بوتوغوشي يعني جوان كارش باش بيدابي أي تكش عنده توان لشوين تكش دابين شرنية بس مثلا لا يترسم توشتان توان لا مثلا مساوي دامدتن لا شوين كاش دابلت او جزئي شخصك خويتي دتواني لشوين بقاس بوك شوين هل نفسي شتيج وشي اويا كمثلا شوينك دا سوتيه بله باش قلب يستكلي دكريتوا لشوين سوتاو كداندري نفسي هرم بيكاتي لشي خويتي يعني بالضبط بالضبط بلاد شي بيدا دريد تاوكو فرقي ويلا قرفي لريتيا تقريبا تحدك بويتا منافس لقر موضوعي فيلر بوتوكسي يك او كسانه كبيشتان بتصوري شي زوره طبعا فيلر اقل بكميات زور دابري مشاكل خوي هي وكو رنجا او فيلر خاصه لقنو اعتبار نبي توشي رنجا توشي التهاب بكاتن رنجا توشي شوينه كتوشي مشكله بكاتن او تسوري رنجا او شتي نبي خاصه اقل بكميات زور بيتن لهما كاتيجدا كوست وايز باشترا مثلا ادتواني كميات زور دابني بسعر كم خاصة نستلا كردستان چونك خلق زيادة الرنقة حسب بوينكها كبارشي زور أو كاتر رنقة أو يعني زور آسان ترو سعرك شي زور سلامات ريشة سلامات ريش طبعا باشا يعني أو بابلين شفتكي أو يكلا تسوري بابلين دور جيتي يعني تنشتكان لشوينك درده هندريت يعني جارشی دیکە دیسان چوری لەو شوێنە کۆ دەبێتەوە یاخود شێوازەکەی درەنگترە چۆنی ئەگەر باسی بکەیت تسوري درهنا لهر شوينك باشا أو كمية تسوري درهنايا زحمة دروز دبتوا أو تسوريش كدروز دبتوا طبعا لها ما كادا أو تسوريا كلشوينكي مايتوا رنج زياد بكاتن بس ما وشي زورتي ديوتن تسوري درهنا نجلا زك طبعا رنجنيه هم زارك بيويز بي وكو أويكا زور زادين داوا دكادري دكتور شفت بوكا بس زور قلوة ترى أبوي ناكري زوانش درناسيتن احتمال توشي مشكلة ببيتن لنا عملياتك سكا تسوي كي زورا أو لو حالتي تواني هندك وزنك داب بزني باشان بوي بكي تسوي درهنان خوينا وكي نحت سون أتو
زۆر جار هەیە ئێستا زۆر جار لاعیبە کەمال ئەسامە ئیتر حەز لێ سکسپاشی بۆ دیار بکەوێتن و ڕاضە زۆر دەکات بەس ناگاتە ئەو ئاستەی لەو حاڵەتەی دێ پەنا دەبات مەسەلەن بۆ کەسێ ئەو هەبکە زۆر نەخۆش زۆر ئەو بابەتە زۆر زۆر باشمنەوە ڕاضی دەکەم و مادی بنەی دەکەم ئەوزا نەخۆشمان هەبووە بۆمان کردو ئەوزا هەر ڕسمەکەی دەگری بۆمان دەنێریت و یاکو حەزی بە شتەکەی بووە نەتیجە بەزە من نفسیە نوێسەر ئەوەی خۆم ینی وەکو خۆم مەسەڵەن خەناتم پێ نایە بڵێ وەکوی ڕاضە بیکەم یعنی ئێستا دکتۆر تخوا بەس بەسەر مەسەلەی بە شەفت و نەحتەکە ئێستا گەنج هەیە سکسپاکی دروست دەکە طبعا ئەوە بۆ ئەو کەسانێک کە چاوریەکەیان زۆر نییە بەس ئیتر حەزی لێ ریاضەش دەکاشە سکسپاکی بەدە ناکەی بۆی دێکە بۆی دەکەوێت مەسەلە چی دیکەی جوانکاری هەر بوو کچان و ژنان مەسەلەی سیلیکون ئێستا ئەو چاوریە دەتوانانی لە جیاتی سیلیکون بەکاربێنی مەسەن تایبەت لە بوو سنگ و ئەوە سیلیکون یان چاوری بۆ سنگ تا حدك من سیلیکۆنم زیاتر حەز لێ چونکە احتیمالیەتی التیابکردن لە سنجی تا حدك زۆرترە ینی چاوریەکە چکە ئەو شوێنانی کە چاوری دادنەی دەبی بڵە سەپلای یان خوێنی زیاتر بۆ بچیتر ینی وەبی زووتر وەریگریتن و نەتیجەکەت جوانبی ئەو نسبەتە خینە لە ناو سنجی لەوانەیە نەبیلوێ نەتیجەکەی دائیمەن بەو دەرەجێ فەل سیلیکۆنەکە باشتە بەس بۆ دم و چاو چاوری باشە یعنی هەر شوێنە و دەتوانێت ئەوە پرس بە دکتۆرەکەی پێت بڵێ چی هە باشترە بەس بە شکلێکی عام لە بۆ سنجی طبعا سیلیکۆن من پێم شتێکی باشتر و جوانتر و نەتیجەکەشی دائیمیە ینی ئەوە نییە دکتور بەس بە نسبە بە ڕێژە پێم بڵێ بە کورتی ئەوەنەی زیاتر دێن سەردانی ئێوە یان دکتورەکانی دیکە دەکەن بەڕاستی کێشیان هەیە مەسەرەن بە نەشتەرگەری چارەسەر بکرێ یان لە خۆیان ڕازی نین شکلی خۆیان پێ جوان نییە ئیتر بڕیاریانداوە نەشتەرگەری بکەن طبعا ئێستا ئەمانە ناو جیهانە چین سوۆشال میدیا دەوری زۆر دەبینیتن ڕەنگە بەشێک لەوانە پێویستیان پێ نەبێ ئێستا من لە ئینستاگرام و سناپی خۆم دائیمەن ئەو مناقەشەی دەکەم یعنی تەوزیحات دەدەم تەوزیحاتەکە چییە یعنی ئەگەر ئەتوو پێویست بە نەشتەرگەر نەبی شەر نییە نەشتەرگەری بکەی یعنی زۆر جار خەڵکێک مەسەرەن نەحتی کردووە برادرەکە یا ڕەفیقیان خزمەش دەبینی جوانە و ڕاست ئەوجاسی لە دەیکەم ڕەنگە لە تو نەبی یان دێ داوا دەکە دکتۆر حەزم لێیە وەچی فلانم لێ بکەی ئەوە دەبی ئەو دەمی دکتۆرەکە تێبگەینی ئەوە نەشتەرگە زۆر زۆر میوە ینی نەشتەرگەی دەبی تێبگەینی نەخۆشەکە ئەلێکانەش تامان سۆشال میدیا دەور زۆر دەبینی مشاهدەکە عالم هەمووی جوانە کەس دەڵێ لە جاتی هەموو ڕۆژێک فلتەری بەکاربێنم فلتەرە چی تەواوی ئەو قسەیە دەرە جاتی فلتەرەکەی ئەو قسە زۆر دەکرێت یا ڕەبی دکتۆر لە جاتی فلتەرەکەی بەکاربینم کە پەکەم بەو شێ لێ بکە بالضبط يا ربي تا چوام داين ام هر شخص روزي بينه هزار جو شكر وحمد نعمل تسر ما قالك ان شاء الله دردوم دكتور ام قال زوز سباس خذش رازي بس عادي ان شاء الله قايمه لما مستعد عندي شان رجاء بيداوا بو كساني كزروروا يعني اوش قصي خوي لسر هي يعني عندك يا رجاء بيدراون يعني دات حالتك دات توان بتسن او نشتر قريانه بكن ولا حالة الجداب بويانية أما أنا ما مستعيني عيني والله بين داوته إن شاء الله خدش ترازي بدك والسلام قلا يا أخوة بخير بدكتور دكتور جان دكتور الدكتور وأنت موضوعي جوان كار ما وصل موضوعي ما وصل دنجته قال طيبة دسبيك يجيب له من مسألة قرآن خواندني بحث كر كودب شوازي جدا جدا ورتل القرآن ترتيلا بشوازي بوشوازي دي حتى دمائي كده خيني وابظهنم كاتيدي هر حوت مقامك لناو تسن آياتك لقرآن بيروز ده يا الله او تسن آياتك دي إخواني هر حوت مقامك تداعي إن شاء الله بوردي وجه دقرين يا الله بسم الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها المزمل
نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. يا أيها المزمل قم الليل إلا قليلا يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. إنا سنلقي عليك قولا ثقيلا. يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. إنا سنلقي عليك قولا ثقيلا. إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا. إن لك في النهار سبحا طويلا. إن لك في النهار سبحا طويلا. واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا. رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه
واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه وكيلا. واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا. إن لدينا أنكالا وجحيما وطعاما ذا غصة وعذابا أليما. يوم ترجف الأرض والجبال وكانت الجبال كثيبا مهيلا. صدق الله العظيم. ويش الله خودش ترازي أي دستكان خوش بيتن خوش هرهبي يا أخوة. يا ربي بارك الله فيك الله خودش ترازي بيت. سرودك لا بو أمر كفتنا كان براي من شعرك يبخينا ما مستاش زور ما عندي بو زور قرآن وأخيرا بنو سما مصطفى عادي في شعري بدو ما يكين شعر خود حاضرك أو بس بري تدرس بيه كم دخاطر خوازن فشتنجي من تاو من بس حتى تو خاطري دخوازي أمن بجا بس خودی حسکت صباحی برنامه پاشیوه دی تایبت بت یعنی همی تایبت و ما همی هولا کافو همی لاکه و ما هول دای ام خدمت بینرت پاشیوه و همی مسلمان بکیم پرکاوی برنامه پرکام مستعد آینی صباحی خود حسکت میوانه که تایبت محبت و الهولیری ام نابین صباحی خود حسکت ام دل سلیمانی بین برنامه پاشیو صباحی دل سلیمانی تپشکش کردن و بابت که تایبت دی محبت گل ما مستا عبد اللطيف سلفي خود حسكت دكتور عبد اللطيف سلفي ام خود حسكت ان شاء الله وي بابا الطيبات قال دكتوري بحسكين صبا يجي هر القيس بي برنامج باشيفيش لا سليماني عزيز سلوي پیشکش دکین ان شاء الله هيك اخذ حسك باشيفا هفدي وتا پیشکش کرن ان شاء الله شواجي مشيابت خدمتها وكر بيت و مفاش آخفتن و پیوت میوانت ما ورگرد بد و دمت خوش قال دنگی ما مستجی در باز کربنو السلام عليكم ورحمة الله وبركاته. كاتشي خوشتان هبيت خواتان لقل وبو شعراء كوتاي بيدا. يا الله بسم الله. بنوري بعد كشفي ظلمتي تقوانا كم تبكم بشمعيشي وهاتاري شويشي وانا كم تبكم لخزني دلم دا هرچي هيا هر داغي سودايا دسا ام نقد الدردي عشقي بيا سودانا كم تبكم لقل دستي ملا ريناكوي زناري زلفيار وكو شيخ اختياري مذهبي ترسانكم تبكم لڕێ و شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەنا پێما دەسا خاشی هەموو عالم بەسەر خۆمانەکەم چ بکەم دەمێکە شاری پڕشۆری محبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنون شۆڕشەی شانەکەم چ بکەم
لە چاوانم نەما بۆ گریا نۆبەی سەجدە بەردەریە سیا ساڵم نەبارە نوێژی ئێستسقانەکەم چ بکەم لەسەر تۆم دوشمنە دنیا قەزیەم مانع الجەمعە کە تەرچی تۆ نەکەم تەرچی هەموو دنیانەکەم چ بکەم بەجێ ماوم لە یاران نا بەجێ ماوم ئەجەل زوو بە بە مردن لەم قسووری ژینە ئێستا ئێستیعفانەکەم چ بکەم ئەوا لەیلا بە ڕۆژی حەشرە داوا دەیلیقا مەحوی هەتا قامی قیامەت ئاه و واوەیلانەکەم چ بکەم